ئازانمان لە هەرجەیەکن سڵایەمەتان لەبێت بەیانیتان باش بێ بۆ هیواین دەستپێکی ڕۆژێکی باش و پڕ لە خۆشی بێ بۆ هەموو لایەکتان. ئازیزانم ئەو ڕۆژ کۆمەڵە بڕگۆ بابەتمان بۆ ئامادەکردوون بۆ هیواین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سود لا بڕگۆ بابەتەکانمان ببینن. خۆشەویستانم بۆ ئەم ڕۆژمان سێ تەوەری سەرکیمان بۆ ئامادەکردوون. لا تەوەری یەکەم و سەرتاماندا باز لە نوێترین بڕیارەکانەکەین لەبارەی ئەم ساڵی خوێندن بزانین نوێترین بڕیارەکان چین و خوێندکاران ئەوانی ئەچنەوە بۆ پۆل کام خۆناخانن و کامانەشن لە ماڵەوە ئەبێت بە شێوەی ئۆنلاین وانەکانیان بخوێن. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە ئامادەکارەکانی وەزارەتی پەروەردە چییە بۆ ئەم ساڵی خوێندن لە ڕووی تەندروستیەوە تا چەند تەندروستی خوێندکارانی لەبەر چاوگرتووە لە ڕووی دەمامک و دەستکێش و ڕێکارەکانی تریش کە لە ناو پۆلدا جێبەجێ بکرێت. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان. لا تەوەری دووەماندا ڕاستە و خۆمیوانێکمان دەبێت لا سۆدەکانمان لە هەولێر باس لە هەڵمەتێک ئەەکەین کە ڕاگەیەنراوە لە ئێستادا وەک ئەزانین لە سەرەتای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا هەتا ئێستا هەڵمەتی جۆراوجۆر ڕاگەیەنرا بوو دەربارەی ئەوەی کە هاوڵاتیان هۆشیار بکرێتەوە بۆ ئەوەی کە بتوانن تەندروستی خۆیان بپارێزن. و ئەمڕۆژ ئێمە باس لەم هەڵمەتە ئەەکەین بزانین جیاوازی چیە لەگەڵ هەڵمەتەکانی تر و تا چەند گرنگە ئەم هەڵمەتانە ڕێک بخرێەوە بەڕێوەبەتی تەندروستی هەولێر تا چەند هاوکاریان بۆ لە بەجێگەیاندنی ئەم هەڵمەتە و ئەرک و پیشەکانی ڕۆژانیان. ئەمەش تەوەری دووەمان. دوا بەدوایەوە چینە سەر تەوەری سێمان. لا تەوەری سێماندا باس لە خێزانێکەکەین ئەمڕۆ لە لامان ئەبن دوو هاوسەر کە بەیەکەوە چەندین جۆر خولی جۆراوجۆریان کردوێتەوە لە ماڵەکەی خۆیاندا. ئێمە ئەمڕۆ باس لە خولەکانیان ئەەکەین بزانین کە تا چەند گرنگە ئەم خولانە بوونیان هەبێت و باس لە بەشداریکردنی هاوڵاتیانەکەین لە ڕێگەی ئۆنلاینەوە لەم خولانەدا و تا چەند گرنگە لە ئێستادا خەڵکی خەمی ئەویان هەبێت کە بەشداری بکەن لەم خولانەدا بۆ ئەوەی کە بتوانن برەو بەتوانەکانیان بدەن. بەڵازانم ئەمە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگۆ بابەتەکانمان ببینن. خۆشەویستانم هەروەکو وتمان لا تەوەری یەکەم و سەرەتاماندا باز لە نوێترین بڕیارەکانی وەزارەتی پەروەردە ئەەکەین بۆ ئەم ساڵی خوێندن بزانین بڕیارەکان چین و تا چەند ئامادەکاری کرا بۆ ئەم ساڵی خوێندن بۆ ئەوەی کە بتوانن تەندروستی خوێندکاران و مامۆستایان بە شێوەیەکی باش بپارێزن. هەر بۆ مەبەستەش مامۆستا ڕێژا و فەتاح سەرپەرشتیاری یەکەمی پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. مامۆستاگیان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. باش زۆر سپاس بۆ دەرفەتە دەستخۆش بێت. سپاس دەکەم بە خێراتی مامۆستاگیان. با سەرتا بزانین کە نوێترین بڕیارەکانی ئەم ساڵی خوێندن چین بۆ دەستپێکردنی داوامی خوێندن. تاوان لە ڕاستیە وەزارەتی پەروەردە هەمیشە لە خەمە بێخەمایە بۆی کە ناوەندەکانی خوێندن بە زووترین کات بکرێتەوە و لە هەمان کاتیشا دایبابان هەمویان لە خەمان پەرۆشن بۆی مناڵەکانیان دەرگاکانی خوێندن بکرێتەوە بە ڕوویانە و بچن زانست و زانیاری وەرگن و بچنە پۆلێکی نوێ. لە ئێستادا وەکو وەزارەتی پەروەردە بڕارەکان ئەوەیە لە دەیدا قوتابخانە ناکرێتەوە لەگەڵ 27 نۆی بەڵێ 27 نۆ بۆ پۆلەکانی 12 دەیدەش بۆ پۆلەکانی 1 و 2 ئەکرێتەوە و لە هەمان کاتیشا لە پۆلیسیەوە تا پۆلی 11 لە ئۆنلاینە. کەواتە ئەو پۆلانی کە لە ئێستادا داوامی خوێندنیان دەست پێکاتەوە تەنها 1 و 2 پۆلی 12 ئامادەیە. ئەمێت بزان مامۆستا ئامادەکاریەکان چین لە ناو پۆل کە ڕێک خراون بۆ ئەوەی کە خوێندکاران تەندروستێکی باشیان هەبێت لە کاتی ئەوەی کە داوام ئەکەن. لە ڕاستیە پێویستە ئێمە وەکو پەروەردە کۆنتراکتێک هەبێ وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی تەندروستی کۆنتراکتێکی بەقووت هەبێ. ئەوش کۆنتراکتەی چیتیا بێ بڵێن لەگەڵ دایبابان بکرێت ئیمزا بکرێ لەسەر ئەوەی کە پێویستە بکرێ ئەمی کە من باسیەکەم بۆ ئەوەی کە گیانی مناڵان و مامۆستایان بپارێزین. ئەوش ئەوەیە کە ئەگەر هەر مناڵێک لە ناو خێزانەکەی خۆیە هەستی کرد کە تای هەیە یان کۆکەی هەیە یا لەرزێکی هەیە بارێکی تەندروستی تۆزێنا هەمواری هەیە بە پێویستە بە زووترین کە دایبابان قوتابخانەکە یان بەشی پەروەردە لێ ئاگادار بکاتەوە ئەمیش بە سۆشیال میدیایکی تایبەت کە هەبێ لە بینیان یعنی وەکو بڵین چۆنڵی ڤایبەرێکی تایبەت سۆشیالێکی تایبەت هەبێ وەکو کۆنتاکتێک هەبێ بۆی بزانین ئەم حاڵەتە ڕوویاوە لە ناو خێزانەکە خێزانیش ئەبێ دڵسۆزانە پەیوەندی هەبێ لەگەڵ قوتابخانەکە بۆی ئێمە بتوانین کۆنتترۆلی ئەو بەتایە بکەین. بەڵێ
مامۆستا دەربارەی ڕێنمایەکان بۆ بەکارهێنانی دەستکێش و دەمامک چیتان کردووە وەکەزانین کە خوێندکارانی پۆل 1 و 2 سەرای تەمەنیانەوە تێناگەن لەوەی کەم نەخۆشیە هەیە بەتایبەت لە وڵاتی ئێران وا بڵاو بووە کە بەیانیان خوێندکاران ماوەی هەفتەیەک داوامیان کردەوە بەیانیان خوێندکاران بە دەمامکی کۆڕۆشتون نیوەڕۆ بە دەمامکێکی ترەوە هاتوونەتەوە ئەیان گۆڕنەوە لە بین یەکتری ئەمە بزانام کە ئێوە چیتان کردبووەوەی کە هەم لە خوێندکارانی بگەێنن کە بڵین تەندروستی خۆیان پارێزن هەمیش کە دەستکێش و دەمامک بەکاربهێنن لە ڕاستیە مناڵ خۆتانزانانی جارێ باخچەکان ئێمە هەر بڕیار نەراوە بکرێتەوە و دەمام کیژ ناتوانێت بگرێ بەردە میوانێ لەبەرە ئەنێرژی زۆرە جوڵە زۆرەکە لە 6 ساڵەوە بڵێن لە 5 ساڵەوە تاکو 11 ساڵ خۆی پێویست بە دەمان بک ناکە بەڵام پێویستە ژنگێکی زۆر لەباری بۆ ئامادە بکەیت وەکو ئەو بڵێن چۆنڵی وەکو ڕێنمایی تەندروستی ڕێنمایی کراون دەست بشۆن جێڵەکان بەکاربێنن بەڵام دەمامک شتێکە ینی خۆی پێویستە بەڵام مناڵ ناتوانێت لەبەر ئەوە پێویستە ئێمە بڵین بۆ نمونە پۆل 1 و 2مان هەیە پۆل 1ەکە ئەبێ پێویستە هەر پۆلێک 15 خوێندکاری تیابێ ئەگەر 15 خوێندکاری تیا بوو دوور بوون 2 مەتر زیاتر لە یەکتریوانەیە و ژینکەکە ژینگەی پۆلەکە پێویستە بەنجەکان بکرێتەوە مامۆستا خۆی دەمامکی پێوە بێ دەمامکەکان تەبان لە کاتی قسەکردن ناتوانێت کۆنتترۆلی پیا زۆر جار ئەیجوڵێنێ دەستی ینی بەکارێنێ بەڵام ئەو تەمەنا ئەو تەمەنی کە 1 و 2 ئێمە پۆلەکەینەوە قوتابخانە ئەەکەینەوە ناوەندەکان ئەکرێتەوە پێویستە بۆ شێوازە بێ یعنی پۆلەکان مناڵەکان زیاتر بڵاوکەینەوە پۆلەکان زیاترکەین بۆی بتوانین کۆنتترۆلی وەزعاتەکەین کۆڤید-19 بڵاو نەبێتەوە لە ناوێن مامۆستا باباسێک لە تاقیمکردنی پۆلەکان بکەین پاکداگرتنی پۆلەکان چیتان کردووە بۆ ئەمانە بۆ ئەوەی کە خوێندکاران کاتی داوام کەتەوە ئەبن پۆلەکان بە خاوێنی ڕابگیرێت بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە بڵاو نەبێتەوە لێرەوە من زۆر سپاس بۆ پرسیارە لێرەوە داوا لە وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستی ئەەکەم بە زووترین کار ناوەندەکانی خوێنن هەمویان تەجهیزکەن ینی بیان ینی ئەو شتانیان بۆ دابینکەن وەکو جێڵ وەکو ماوەدی تاقیم وەکو دەستکێشەکان و مامۆستایان چکە مامۆستان هەمیشە تەمان تەواجودیانە بێنن لە پۆلەکانە لەبەرەوە کەوتۆ سەر بەڕێوەبەری قوتابخانەکان بە سەریقەی خۆیان ڕاستە هەنێک چۆنڵی دابشکرا بەسەر ناوەندەکانی خوێن بەڵام لە ئێستا هیچ شتێک نییە هیچ کۆنتراکتێک نییە هیچ عقدێک نییە لە بینی وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە بەس لێرە ئێمە پێویستە بە زووترین کار ئەو قوتابخانەی کە بەتەماین لە دەیدە بکرێتەوە بۆ پۆلەکانی بەڕاستی زۆر ئەوانە مناڵن یعنی بۆ پۆلی 12 هەموو پۆلەکان هەموو ناوەندەکانی خوێنی پێویستە تاقیم کرێ لەبەرەوە لێرەوە ئێمە داوان لێکەین بە زووترین کات ئەو شتانە دابینکەن بۆ ناوەندەکانی خوێنن بەڕاستی و بڵین بودجێکی تایبەتی بۆ دابینکەن بۆی ئێمە ئاسوودە بین دایبابانیش هەمویان دڵنیابن لە ناڵەکانیان مامۆستا باس لەوە ئەکرێت کە قۆناغەکانی تریش لە هەفتەیەکدا ڕۆژێک دەوامیان ئەبێت ئەمە تا چەند ڕاستە ئەمە بزانم کە ئەوانی تریش بڵین قۆناغی 1 و 2 12 ئامادەی لە هەفتێکا چەند ڕۆژ دەوام ئەکەن لە ڕاستیە خۆی لە هەفتەکە پێم وایە 3 ڕۆژە باسا بەڵام ئەگەر ژینگەکە لەبار بێ لەوانەیە زیاتر بێ ڕۆژەکانی هەفتە داواجریان بەڵام وەکو ئەو قوتابیانەی کە لە پۆلی سەرەتاییەوە تاکو پۆلی 11 ئامادەی پێویستە لە ماڵەوە بن بەڵام هەفتە 1 ڕۆژیان بۆچی بۆ ئەنجامدانی وانە پراکتیکەکان ئەگەر مختبەرات بێ بەڵێ حتا وانەکانی وێنە وەرزشوانش هین ناکرێن فەرامۆژ ناکرێن ئەوانیش لە خشتەکان جێبەجێکرێن بەڵام وەکو بەڕاستی پێویستە ئێستا ئەمەش هەڵێمەوانەیە کۆنتراکتێکی بەقۆت لەگەڵ کۆمونیکیشنەکان کرێت لەگەڵ سلک و لاسک ئیتیساڵات پێویستە ئەو قوتابخانەی کە ناتوانن ئۆنلاین بن ئۆنلاینیان بۆ دەستە بەرکەین ئێستا خێزانەکان زۆربەی زۆری خەتیان هەیە لە ماڵەوە بەڵام زۆر هەنێکیشیان نییانە زۆربەی کێشەی ئەم ساڵی خوێندکاران و پاریش هەل لەوەیە بوو کە بە ئۆنلاین وانەکانیان بخوێنن ئەمە بزانم کە ئەم ساڵ چ ئامادە سازیە کراوە بۆ ئەوەی کە خوێندکاران بە شێوەیەکی ئۆنلاین وانەکانیان بخوێنن وانەکان چۆن ئامادە کراون پێویستە خوێندکار
چ کاتێک لە لاپتۆپەکە دابنیشە بۆ ئەوی کە بتوانێت وانەکانی بە شێوەیەکی باش وەربگرێت. سیستمێکی ئیپەروەردەمان هەیە لەوە هەموو وانەکان تۆمار کراوە بە کۆدێکی تایبەت خوێندکارەکە ئەچێتە ناو بەرنامەکەەوە لە ڕێی کۆمپیوتەرەکەی لە ماڵەوە لە ڕێی تابلێتەکەی لە ڕێی ئەو خەتی کە لە ماڵەوە هەیە. بەشێکی ترمان هەیە شێوازێکی تر لە بڵێن تەلڤیزیۆنی پەروەردەیی هەموو بەرنامەکان تۆمار ینی ڕۆژانە وانی خۆی بەخشەکات و خوێندکارە توانێت ببینێ. شێوازێکی ترمان هەیە کە مامۆستای مادەکە بابەتەکە سەرپەرشتیاری بابەتەکە خوێندکار ئەبێ ئۆن تایم لە کاتی خۆیان ئامادە بێ لە کاتی خۆی ئامادە بێ بۆ وانەکە نابێ بە هیچ ینی بە هیچ جۆرێک بڵێن بڵێ ئێستا ناتۆزێکی تر جاری وایڵێ لە شوێنێکی ترم پێویست ناکا بچم یان قەینا جارێکی گوێی لێگرمەوە ئەوە نا لەبەر ئێمە بڵێن چۆن هەڵسەنگانێکمان هەیە بۆ مامۆستاکە بۆ خوێندکارەکە چکە نمرەی لەسەرە خوێندکارەکە تا چەند پابندە بۆ کاتەوە کە مامۆستا دەرئەکەوێت مامۆستا کە خوێندکارەکە بەشداری کرد لەوانە ئۆنلاین بەڵێ چۆن ئەنیە بێ پابند بێ لە کاتەکە و مامۆستاش وانەکە پەخش لەگەڵی وەڵامی پرسیارەکانیشیان هاتۆ دوای وانەکە مەسەن چی تێنەگەشتووە بۆی هەیە پرسیار وەڵام هەبێ لە بینی ئەو خوێندکارەکە و سەرپەرشتیاریش لەسەر خەتە لەگەڵ زۆر باش. مامۆستا باسمان لەوە کرد زۆرێک لە دایکان و باوکان تێناگەن کە ئەم وەزعە چۆنەوە تێناگەن چۆن خوێندکارەکانیان تەماشای وانە ئۆنلاینەکان کەن ئامۆژگاری تۆ چییە بۆ ئەوان؟ دایبا بەڕاستی ئەوانش لە خەم ئەبێ پێویستە لە خەمی مناڵانە بوون خوا لە خەمان جەرگی خۆیانە بەڵام لە ڕاستیە ئەبێ ئەوانی ژنگەیەک دابینکەن بۆ مناڵانە ئەو مناڵە چاوگەشانە چونکە ڕۆژی ئەوان بڵێن دوا ڕۆژی ئەوان لەسەر ئەو ساڵەیە کە خوێندنەکەیتە بڵێن تەواوەکە لەگەڵەوەشە ئێمە ئەبێ بەرەنگاری کۆڤید-19 بکەین ئەبێ مناڵەکەشمان لە خەمی بین ژنگێکی بۆ دابینکەن خەتەکەی کە بۆ دابین کردووە کۆمپیوتەری بۆ دانێ یان تابلێتەکەیەتی شوێنێکی لەباری بۆ دانێ کە هیچ بڵێن ژاوەژاوی لێ نەبێ پێویستە مناڵەکە هەموو تەرکیزێکی لەسەر دەرزەکە بێ ئەبێ دایک و باوک بڕاستی دەرچوون لە خۆیان حرامکەن ئەم شانە ینی بەڕاست پلانێکی زۆر جوان و تایبەتدانین بۆ مناڵەکانیان بۆ ماڵەکانیان مەسەن پێویستە لێرەشەوە ینی پێم خۆشە ئەو پەیامە بگەێنم پێویستە ئێمە وەکو خێزان وەکو کوردی خۆمان ئاگامان لە خێزان یەکتری بێت ئەبێ یەکتریمان خۆش بێ پێشمان خۆش بێ خێزانەکان مناڵەکانیان سەرکەوتوو بن نەچین مەسەن میواناری خۆشە ینی بیکەین بەڵام پێویستە لە پلانێک و بەرنامێکی تایبەتا بێ تۆ ئەزانی کە مناڵەکە ئەوە کاتەکانی تەوانین پەخشەکەین کاتەکان پێویستە باسی بکەین باسی ئەو بەرنامێژەکەین کە لە چەند بۆ چەند مناڵەکان وەکو قوتابخانە لە بانیان مەسەن داوامی بانیان داوامی نیۆڕوان مامۆستاکان لەسەر خەتە بن بۆ وانەکانی خۆیان چونکە بە خشتەی وەکو خشتەی قوتابخانە لەبەرەوە خێزانەکان ئەبێ یارمەتی قوتابیەکان بن زۆر زۆر لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی بڵێ مامۆستا چۆن وا لە خوێندکارەکانمان بکەین حەزیان هەبێ بۆ گوێگرتن بە شێوەیەکی ئۆنلاین وەکە زانین کە لەناو پۆلی شابوون تااقەتیان نەبوو هەنێ جار گوێ بگرن جا ئێستا چی بکات بۆی کە بڵێن کەوتۆتەوە سەر خۆیان گوێ لەوانەکان بگرن ئەمە بزانام ئەرکی دایکان و باوکان و خوێندکارانیش چیە لە بەرامبەر گوێگرتن لەوانەکانیان بە ئۆنلاین پێویستە ئەوان هانیان بن هێوریان بکەنەوە ژنگێکی باشیان بۆ دانێن مەسەن میوەیان بۆ دانێن خواردنیان بۆ دانێن بۆی تەواو بن یعنی تێر بن مناڵەکان نەک برسی بن بچنە ئۆنلاین خەیاڵیان لای ئەوە بێ کە ناتوانن وانەکان وەرگێ مێشکیان بڵێن جوزیان بۆ بکەن ئاسیریان بۆ بکەن شەربەتیان بۆ بکەن بیخۆنەوە مناڵەکان ئاو بخۆنەوە چکە ئاو خۆ دەزانی ئۆکسیژنیان بەمێش زیاتر بەڵێ ئەنجا پێویستە خۆیان بەخەتکەن بۆ مناڵەکان ینی کاتیان بنێ و هانیان بن و بڵێن چۆنڵی بە دیاریانەوە بن نەک بەجیان بێڵن بڵێ تۆ تاو دەرسەکەت بخوێنەوە گەورەش بن تا پۆلی 11 بن پێویستە دایباب خۆیان بەخەتکەن لەگەڵ خوشکی گەورە و برای گەورەکان بۆ هیواین مامۆستا باسمان لە سیستەمی ئۆنلاین کرد با باس لە لادیەکانی کوردستان بکەین ئەمان زۆربەی کات هەیەە کە خەتی ئەنتەرنێتیان نییە ئەمان چۆن ئەتوانن کەوانەکانیان بخوێنن وەکەزانی کە ساڵێکی خوێندن کەم نییە کە بە فیڕۆ بچێت چی بکرێت بۆ ئەوەی کە ئەوانیش بێبەش نەبن لە ڕاستیە ئێمە کۆڤید-19مان هەیە باری داراییمان هەیە باری زانستیمان هەیە یعنی ئەم سێشتا
بتوانین ئەم کێشەیە حەلکەین و چارەسەرێکی بۆ بدۆزینەوە و ژینگەکەش لەبارکەین. ئێمە ئەمڕۆ لە بەڕێوەبەرەتی گشتی پەروەردە کۆبوونەیەکمان هەیە دەربارەی ئەو وەزعە ئەو قوتابخانانەی کە دوورن لە گوندەکانن دوورە دەستن دیارە خەتەکانی کۆمونیکیشن ئەگاتە دەستیان بڵێن وەکو ئەنتەرنێت بە هەموو جۆرەکانی فاسلینگە نەورۆزە چییە بەڵام ئێمە فۆکەسمان خۆت سەر ژمارەی قوتابیان ئەگەر ژمارەکانیان مەسەن تا 47 بێ 23 32 35 بڵێ ئامادەمان کردووە ئەمڕۆ باز لەواکەین ئەتوان قوتابەکانیان بڵاوکەنەوە لە وانەکان بخێن ڕۆژانە بڵێ ئێمە ئێستا فۆکەس دەخینە سەر واتە ئەوان ناگەڕێنەوە پۆلەکانی خوێندن ئەگەڕێنەوە پۆلەکانی خوێندن بەڵێ لەبەرەوەی کەمن لەبەری ژمارەیان کەمە بەس ئەوەی کە زۆرە کێشەکەی ئەوێ بێ لە ماڵەوە بێ بەڵێ مامۆستا تاقیکردنەوەکان چۆن ئەنجام ئەدرێت ئایا ئەمانش هەر بەشەی ئۆنلاینە یا خۆت ئەتوانین خوێندکار بگەڕێتەوە پۆلەکانی خوێندن بۆ ئەوی کە تاقیکردنەوەکانی ئەنجام بدات پێم وایە لە 20 نمرەکان دەی لەسەر ئەوەیە کە تا چەند پابەندە کەواتە ئەوەی کە ئامادە بێت لەسەر ئۆنلاین نمرەی خۆی وەرەگرێ و نمرەکەی تریشی ئەو ڕۆژەی کە تەواجد دێبێت لە قوتابخانە و تاقیکردنەوە ئەنجامەدا زۆر باشە مامۆستا با باسێک لەوە بکەین کە زۆرێک لە خوێندکاران هەن گلەی ئەویان هەیە کە ئەم سیستەمە کێشەی تایە بۆ نمونە هەنێک جارێک کرد کە داخڵی سیستەمەکە ئەبێت ناتوانێوانەکە بە تەواوی گوێ لێ بگرێت بۆ ئەمە چیتان کردووە؟ بەڵێ خۆی دووباری تایە مەسەنوانەکان خۆی وەکو باسم کرد بۆ هەورە فێرگە هەموو بەرنامەکان بابەتەکان تۆمار کراوە تیاتی ئەتوانێت سێری ئەوش بکاتەوە و ئەتوانێت بەڵام ئەو نمرەکەی کەمە بێتەوە ئەگەر لەسەر خەت نەبێت بەڵێ بەڵێ مامۆستا بەپێی ئەزمموی ساڵی پێشووترتان کە بە شێوەیەکی ئۆنلاین ماوەیەک توانین تاوانەکان بدەنە خوێندکاران سەرکەوتوو بوو یاخود بۆ ئەم ساڵی خوێندن چیتان کرد بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئۆنلاینەوە وانەکان زیاتر بە سەرکەوتووی بدرێتە خوێندکاران؟ وڵای ئەوەیە ئێمە فۆکەسە خینە سەر ئامادەبوونی خوێندکارەکە لە کاتی خۆیان مامۆستاکەش لەسەر خەت بێ لەگەڵیا چونکە ئەویش خۆ دەزانی هەڵسەنگانی هەیە مامۆستاکەش سەرپەرشتیاریش لەسەر خەتە لەگەڵیانە بۆی بزانن تا چەند هەردوو ئەندامەکە پابندن بە سەرخستنی وانەکە بڵێ ئەرکی مامۆستاکە چی ئەبێت؟ ئەرکی مامۆستاکە چۆن ئەوانەیە لە ناو پۆلە ئامادەی کردووە هەمان شێواز شەرحێکا بۆی لە پۆلەکایە و بردی لە بەردەمایە و وانەکەی خۆی بڵێ ڕوونەکاتەوە بۆ خوێندکارەکان بەڵێ ئەمە بزانم کە خوێندکار چۆن ئەتوانێت پەیوەندی بە هاوڕێیەکیەوە بکات لە ڕێگەیەوەی کە ئەگەر پرسیارێکی هەبێت لەبارەی بابەتێکەوە بتوانێت کە لەگەڵ هاوڕێکەیە قسە بکە ئایا ئەو سیستەمە بڵێن لایەنێکی تیا بۆ ئەوەی کە خوێندکار بتوانێت کۆنتاکتی هەبێت لەگەڵ هاوڕەکانی پێم وایە گروپن خۆیان بە گروپ داوەزێ مثلا بڵێن گروپی پۆلی حوت پۆلی حوتەکە کە ئەم بابەتیان پێڵێ لە دوای کۆتایی هەمووانێک پەیوەندیەک هەیە بە یەکتریوان ئاساییە مامۆستاگیانەمێ بزانم کە ئەگەر هات و پلانەکانتان بۆ ئەم ساڵی خوێندن سەری نەگەر بۆ نمونە ئەگەر خوێندکارانی پۆلی 1 و 2 گەڕانەوە خوێندن 12 گەڕایەوە خوێندن بەڵام بۆ هۆکاری ئەوەی کە ئەم نەخۆشیە زیاتر بڵاو بێتەوە ئێوە چی ئەکەن لەم کاتەیە؟ من داواکەم ئیشەڵڵا بڵاو نەبێتەوە کەم بێتەوە بەڕاستی کۆنتترۆلی بکەین دیارە ئەبێ وەکو وەزارەتی پەروەردە پلانێکی ترمان هەبێ بەس لە ئێستا هیچ پلانێک ئامادە نییە پێم وایە بەڵام لە خەمایە ئەبێ ئێمە بەڕاستی ئاستی زانستی وڵاتەکەمان سەرخین نابێ بۆستین هەمە یعنی خوانە خواستە ئەگەر تەشەنەشکە ئێمە بێ هەتا بتوانین لە هەتا دوچرکە لە ناخمانە لە هەناسەمان نابێ بەردەوام بینە سەر خوێن لەبەرەوە پێویستە ژینگەیەکی لەباری بۆ ئامادە بکەین و لە پلان هابین بۆی هیواین مامۆستا باسێک لەوە بکەین کە لەم ساڵی خوێندن بێگومان کۆمەڵێکی زۆر تاقیکردنەوە ئەکرێت و ئەگەر هاتوو نەگەڕانەوە ناو پۆلەکانی خوێندن خوێندکاران بەم سیستەمە ئەتوانن تاقیکردنەوە بکەن بەڵێ وەکو عەرزم کردی تاقیکردنەوەکە دوو بەشە بەشێکی ئەوەیە کە نمرەکانیان بەشێکی ئەوەیە کە لە لەسەر خەتە و لەگەڵ مامۆستای ئۆنلاینە بەڵام بەشەکەی تری تەواجدێ بێت لە قوتابخانە ئێمە شەبێ ژینگەکە لەبارکەین بۆ قوتابخانە چۆن بۆ خوێندکارەکە مەسەن چۆن ئێمە ئێستا پۆلی 1 ئەکەین بە مەسەن 30 قوتابیە 25 قوتابیە ئەکەین بە 2 پۆل جاکەینەوە ئەو کاتەش بۆ تاقیکردنەوەکانیش هەمان شێوازەگری ڕۆژی بۆ دانین بڵێ پلانی تایبەتی بۆ دانین بۆی ئامادە بێت و بە سەرکەوتوی تاقیکردنەوەکە ئەنجام بە مامۆستا وا هەست ناکەی کە بڕیارەکان درەن کەوتووە لە ئێستادا ساڵەکانی تر هەموو ساڵێک 15 داوام دەستی پێ ئەکردەوە بەڵام ئەبینیت هەتا ئێستا بڕیارەکان ڕوون نییە بۆ هیچ کام لە قۆناغەکانی خوێندن هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێنێتەوە بۆچی پەروەردە
خەمێکی زۆری نەبووە دەربارەی خوێندنی ئەم ساڵ لەبارەی ئەوەی کە بڕیارەکان بە شێوەیەکی زوو بدات بۆ ئەوی کە بتوانن خوێندکاران بە زووترین کات بگەڕێنەوە ناوانەکانی خۆیان ئەگەر لە ڕێی ئۆنلاین بێ یاخود لە ڕێی پۆلەکانەوە بێت. ئێمە دڵنیا بە پەروەردە لە خەمایە لە پلانایە بۆ هەموو خوێندکارەکان بەڵام بەڕێستان دەزانن کۆڤید-19 زۆر کۆنتترۆلی یانی وەزعەکەی کردووە من خەڵقیش ناترسێنم بەڵام زۆر بڵاوە بە تایبەتی ئێستا لە سلێمانی و لە هەولێر و لە دووەک هەر زۆر لە کوردستان زۆر لەبەرەوە هەرچەند لە بازارەکان زۆر قەڵەباڵغا مۆڵەکان بەڵام ئێمە ناوەندەکانی خوێنن تۆ 40 دقیقە ئەو قوتابێ لە ژوورەوە بێت ینی بێ گۆڕانکاری بکرێ لە هەواکە لە هەموو شتێکە ینی مناڵەکە چتە دەرەوەی تۆ ژوورەوە تەماس هەیە ینی نەمانوێراوە ئەتەسین جانی مامۆستا و جانی قوتابی زۆر گرنگە بەلای وەزارەتی پەروەردەوە بەلای پەروەردەوە لەبەر پێویستە ئێمە هەتا نتوانین ژینگەیەکی لەباری بۆ بکەین ناتوانین بڕیار بنە سەر قوتابخانەکان بکرێتەوە لەبەرەوەیە بڵێ مامۆستا هیچ ئامادە باشێکتان کرد بۆ ئەوەی کە ئەگەر خوا نەخواستە خوێندکارێک لە ناو پۆلەکەیە تووشی ئەم ڤایرۆسە بوو یاخود حاڵەتی تێکچوو بۆ ئەوەی کە بە زووترین کات بگەێنە نەخۆشخانەکان وەکو باسم کرد پێویستە کۆنتراکتێکی تایبەتی عقدێکی تایبەتی هەبێ لە بینی خێزان و قوتابخانە خوێندنگەکە ئەبێ ئەو کۆنتراکتە هەبێ زۆر دڵسۆزانە و ڕاستگویانە دایباب ئەعلانی ئەوە کە ئەگەر مناڵەکەی نەخۆش بێ نێنێرێتەوە ئەندامێکی خێزانەکە نەخۆش بێ ئەو مناڵە نێتەوە بۆ قوتابخانە ئێمە ئێستا ئەمڕۆ وەکو باسم کرد کۆبوونێکمان هەیە لەسەرەوە باسیەکەین لەبەرەوە وەزارەتی پەروەردە پێویستە لە خەما بێت دووش شتێکی زۆر گرنگ هەیە پێویستە قوتابخانە یاریدەری پزیشکی هەبێ ئەوەی کە ئەکرێتەوە ئەوەی کە تەواجدیان هەیە لە قوتابخانە لە هەموو ناوەندێکی خوێندن پێویستە لە ئێستا کە داواەکەین یاردەری پزیشکی تابێ ڕێنمایی کاری تابێ مامۆستاش خۆی خۆ دەزانی یار مۆمی وانەکەی کە ئێوێتەوە ئەتوێتەوە بێت مامۆستا باست لەوە کرد ئەگەر خوێندکارێک خێزانەکەی نەخۆش کەوت یا خۆت خۆیان نەخۆش کەوتن نێتەوە بۆ خوێندن ئەمە چۆن بەردەوامە بێ ئەم کەسا کە لە خوێندندا ئەبرە بەهۆی نەخۆشیەکەیەوە بەڕێستان نەزانن ئەو مناڵە کە پێویستە کە هاتە قوتابخانە کە ڕۆشتەوە جانتاکەی ئەو جلانی کە لە بەریا بووە پێڵاوەکانی ئەمانە هەمووی بشۆرێت یان بدرێ بەر هەتاو بخرێتە زەرفێکی تایبەتەوە جانتایەکی تایبەتەوە باکیجێکی دا هەڵگیرە لەبەر ئەوەی دوای ئەوەی کە تاقیم کرا لەبەرەوەی بۆ ڕۆژی دوایی پاکۆ خاوێن بێ ئەمە دوو ئەو مناڵە تەبان خۆتان نەزانن 14 ڕۆژی ئەوێت بۆ ئەوی کە کەرەنتینە بکرێت دوای 14 ڕۆژگە فترەی نەقاهەمان هەیە ئەو فترەی نەقاهەیەش ئەبێ یعنی ئەگامان لێ بێ ئەو ڤایرۆسە نەمێنێ لە گیانە اینجا بێتەوە ناوەندەکە کە هاتە ناوەندەکەشەوە ئەبێ دایباب ئاگاین لەوە بێ یعنی ئەبێ ئەوانیش یارمەتی دەربن لەگەڵ مامۆستا لە وەکو باسم کرد بۆ جەنابە ئێمە هەورە فێرگەمان هەیە وانەکان تیا تۆمار کراوە ئەتوانێت بەوە بێتەوە بەسەر وانەکانیا و مامۆستا ژێرمەتیەیە مامۆستا باسێک لەوە بکەین کە دایکان و باوکان لە ماڵەوە بۆ نمونە ئەگەر ساڵانی تر خەمی خوێندکارەکانیان نەبێ ئەم ساڵ زیاتر خەمی لێ بخۆن بۆ نمونە پشکنینی پێشوەختە بکەن زوو بۆ ئەوەی کە بتوانن ئەگەر منداڵەکەیان توش بوو بیا خودی یەکێک لە خێزانەکەیان توش بوو بێت بتوان بە شێوەیەکی خێرا چارەسەری بکەن ئێوە چیتان کردووە بۆ ئەمە وەکو باسم کرد ئێستا پێویستە یاریدەری پزیشکی هەبێ ئەو چێکی مناڵە کە ڕۆژانەیەتە ژوورە بۆ ناوکاتە پشکنینیان بۆ پشکنیان بۆ بکرێ بەڵێ اینجا بچێت ناوەندەکەی خوێندنەوە ئامادەکاری بڵێ بەڵێ لە ڕووی وانەکان مامۆستا ئەگەر هاتووانەیەک بڵین نەخوێندرا یاخۆت فریان نەکەوتن چیتان کرۆ بۆ ئەمە بۆی کە دواکەوتوانەکان بەڵێ خۆی لە سەرەتا ئێمە ئێستا ئامادەکاریمانە بۆی پۆلی یەک طبعا تازە پیتەکان فێرە بێویێتە قوتابخانەوە بێت تعرفکە لەگەڵ جەوی ژینگەکە بەداخەوە کە ئەم ساڵەوە هەیە گینا هەموو ساڵ پێشوازی لە خوێنکراوە لە قوتابی کراوە لە پۆلەکان بەڵام پۆلی دوو ئێستا طبعا لەبەرەوەی پیتەکانی زۆر بچرا بوو دابڕا بوو مامۆسای بەڕێز لە سەرەتاوە دەست پێکا بە بەخشی وانەکان بە سەرەتای پیتەکان و هەتا هەمووی تەواو نەکە ناچێت بۆ وانەکانی پۆلی دوو بەڵێ دەستەکانە خۆش بە مامۆستا سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ مامۆستا ڕێژا و فەتاح سەرپەرشتیاری یەکەمی پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی کابەشێکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازانم بەڵگەی نیگامان هەیە بە ئێکۆبینەریە بین و دواتر بەردەوام بین دەستەکانە خۆش بێ
بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لا تەوەری دووەمماندا لە پرۆگرامی ئەمڕۆ باس لە هەڵمەتێکی هۆشیارکردنەوەی هاوڵاتیانەکەین دەربارەی پاراستنی تەندروستیان و باس لە جیاوازی ئەم هەڵمەتاکەین لەگەڵ هەڵمەتەکانی تر کە لە پێشتر ڕاگەیەنرابووە گەزانین کە لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆناوە تا ئێستا کۆمەڵێکی زۆر هەڵمەتی جۆراوجۆر ڕاگەیەنراون بۆ ئەوەی کە هاوڵاتیان زیاتر ئاگیان لە تەندروستی خۆیان بێت. ئێمە ئەمڕۆ باس لە هەڵمەتێکی جیاوازتر لەو هەڵمەتانەی پێشووتر ئەکەین بزانین کە ئەم هەڵمەتە لە چی پێک هاتووە و تا چەند بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر هاوکاری ئەم هەڵمەتیان کرد بۆ ئەوەی کە بتوان کارەکانیان بەجێ بگەێن. هەر بۆ مەبەستەش ڕاستەوخۆ لاستۆیەکانمان لە هەولێرەوە سامان سلێمان بەرپرسی ڕاگەاندنی تەندروستی هەولێر باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک سامان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. ئەمێ سەرتا باسێک لەم هەڵمەتە بکەین بزانین کە ئەم هەڵمەتە لە چی پێک هاتووە و لە کێوە ئەم هەڵمەتەتان ڕاگەیاندووە. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ ئەم دەرفەتەی کە بە ئێمەتان بەخشی بۆ ئەوەی ڕوونکردنەوەی زیاتر لەسەر هەڵمەتی هۆشیاریکردنەوەی هاوڵاتیان سەبارەت بە ڤایرۆس کۆڕۆنا ئەنجام دەین. من سامان سەلمان لە ڕاگەاندنی تەندروستی هەولێر ئەم هەڵمەتە نیشتیمانیە سەبارەت بە ڤایرۆسی کۆڕۆنا هەر لە دەستپێکی ڕاگەاندنی هەڵمەتی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆس کۆڕۆنا لە شاری هەولێر دیارە وەزەری تەندروستی و پارێزگاری هەولێر و بەرپرسی ڕێکخراوی تەندروستی جیهانی هەڵمەتێکی نیشتیمانیان ڕاگەاندە هەرێمی کوردستان. ئێمەش وەکو تەندروستی هەولێر هەڵساین بە ڕاگەاندنی ئەم هەڵمەتە لە سنووری شاری هەولێر و قەزا و ناحیەکان بۆ ئەوەی هاوڵاتیان و هاونیشتیمانیمان ئاگادار بکەینەوە لەم ڤایرۆسەی کە ئێستا کە هاوڵاتیان و هاونیشتیمانیان و بەشێک لە ژیانی ڕاگرتووە. بەڵێ کاک سامانۆ کە زانین کە لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا هەتا ئێستا کۆمەڵێکی زۆر هەڵمەتی جۆراوجۆر ڕاگەیەنراون. ئەبێ بزانم کە ئەم هەڵمەتەی ئێوە جیاوازی چییە لەگەڵ هەڵمەتەکانی پێشتر کە ڕاگەیەنرابوون؟ ئێمە وەکو بەڕێوەبەری گشتن تەندروستی هەولێر لە هەموو وەرزێکدا ئێمە ڕۆژی زیانیمان هەیە هەڵمەتی نیشتیمانی ڕادەگەێنین بۆ ئەوەی هاوڵاتیان و هاونیشتیمانی خۆمان ئاگاداری ئەو پەتیانە بکەینەوە کە خۆیان پارێزراو بکەن. بۆ مەبەستا ئێمە بەردەوام بووین هەڵمەتی نیشتیمانیمان ئەنجام داوە لە ڕێگەی بەشی ڕاگەاندنمان لەگەڵ هۆبەی پتەوکردن تەندروستی بە هاوکاری لەگەڵ بەڕێوەبەریاتی کاروباری پاراستنی تەندروستی هەولێر. بۆ مەبەستام هەڵمەتە نیشتیمانیە هەڵمەتێکە کە هەموو چین و توێژێک ئێمە بەشداری پێ دەکەین لە ڕێگەی تیمەکانمانەوە لە ڕێگەی چەند ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنیەوە لە ڕێگەی تیمەکانمان لە قەزا و ناحیەکانەوە کە حەڤ بەڕێوەبەریات لەخۆ دەگرێت. ئێمە بەردەوام لە ڕێگەی ئەم تیمانەوە هاوڵاتیان و هاونیشتیمانیان لە شوێنە گشتەکان بەردەوام ئەم هەڵمەتانە ئەنجام دەدەین. بەڵێ کاک سامانە بزانم کە ناوڕۆکی هەڵمەتەکە لە چی پێک هاتووە ئەو کارانی کە ئێوە ئیکەن و چالاکیانی کە ئێوە ئیکەن لە چی پێک هاتوون لە شاری هەولێر؟ ئێمە و چالەکیانەی کە ئەنجامی دەدەین بریتین لە بڵاوکردنەوەی پرۆشۆر و لەگەر پۆستەر بۆ شوێنە گشتەکان لە ڕێگەی 35 تیم لە سنووری شاری هەولێر بە قەزا و ناحیەکانەوە کە 10 تیم لە ناو شاری هەولێر پۆلین کراون بە شوێنی جوگرافی و 25 تیمیش لە قەزا و ناحیەکان و حەڤ بەڕێوەبەریاتی ئێمەدا بەشمان کردووە. ئەم تیمانە پێک دێن لە دوو کارمەند بۆ ئەوەی هەر گەڕەکە و یان هەر شوێنێک و پۆلین کراینە بۆ ئەوەی لە ڕێگەی تیمەکانەوە ئەم بڵاوکراونە لە شوێنی مەبەست و ئەو شوێنە گشتیانیان ئەو بازارە ملیانەی یان مۆڵەکان یان مزگەوتەکان یان ئەو شوێنە دوکاندارانی کە هاوڵاتیان و هاونیشتیمانیان سەردانیان دەکەن لە ڕێگەی تیمەکانمانەوە ئەم بڵاوکراوانیان بە پرۆشۆرەکان دەدرێت بە هاوڵاتیان پۆستەرەکانی لە شوێنی مەبەست دەدرێتن بۆ ئەوەی هاوڵاتیان و هاونیشتیمانیان ئاگادار بکرێنەوە هەم لە کاتی بڵاوکردنەوە و هەڵواسینی ئەم بڵاوکراوانە تیمەکانی خۆمان ڕاهێنراون بۆ ئەوەی کەمێک باز لەو ڕێنمانە بکەن کە لە ناوەڕۆکی ئەم بڵاوکراوانەدانە بۆ ئەوەی هاوڵاتیان و هاونیشتیمانیمان زیاتر پابند بن و ئاشنابوون بن لەگەڵ ئەم بڵاوکراوانێک کە ئێمە دەدەین بە هاوڵاتیان و ڕێنمایی دروست و پێویست و ئاسانی تێدایە بۆ ئەوەی هاوڵاتیان لە ناوڕۆکی ئەم ڕێنمانە تێبگەن.
بەڵێ کاک سامان باست لە بڵاوکراوەکان کرد ئەو ڕێنمایانەی کە لەگەڵ ڕێگەی بڵاوکراوەکان و نووسراوەکان و ئەدرێت بە هاوڵاتیان زۆر جار هەیە هاوڵاتیان بێباکانە ئەم ڕێنمایانە ئەدرێنن یاخود فڕیان ئێن ئێوە چیتان هەیە بۆ ئەم کەسانە؟ ئێمە لە بەڕێوەبەری تەندروستی هەولێر کە پێشی هەڵمەتێک دەست پێ بکەین ئێمە چەندین ڕێنمای دەدەینە بە تیمەکانمان بۆ ئەوەی لەو شوێنانە بدەن کە شوێنی ببەستن ژینگە پارێزراو بکەن یانی ژینگە پیس نەبێتن لەو شوێنانە بدەن کە شوێنەکە ناشیا و ناشرین نەبێتن بەوەی دیمەنی ناشرینکردنی دیمەنی شارەکەمان بۆ ئەمە بەستە ئێمە داوا لە هاوڵەتیان و هەڵنیشتمانە دەکەن تیمەکانمان بەڕاستی مادی دەبن بەڕاستی ئێمە ئەزرەی زۆرمان چێشتووە لە چەندین پسپۆری تایبەتمەند لە ڕێگەی کاروباری پاراستن تەندروستی وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی ئەم بڵاوکراوە چاپ کراوە ئەو بڵاوکراوەش بۆ ئەوەیە کە ئێوەی هاونیشتیمانی پارێزراو بکەن ئێمە وەکو تەندروستی هەولێر لە سنووری شاری هەولێر بۆیە دەبێت ئەم بڵاوکراوانە لە ڕێگەی هاونیشتمانیوان پارێزراویان بکەین بۆ ئەوەی خەڵکانی تر کەسانی من کەسانی تو مەسەد هاونیشتمانی هەر گەشتیارێک مەسەر کە بەنەو کوچە و کۆڵانەکانی شار و شارۆچکەمان دادێت پێویستە پارێزرا بکەن بۆ ئەوەی چەندین ئەو ڕێنمانێکە بڵاو کراوەتەوە یان ئێمە لە ڕێگەی تیمەکانمان لێ هەڵماواسیوە بیان پارێزن بۆ ئەوەی زۆرترین کە زۆرترین هاونیشتمانی هەوڵاتی پابندی ئەم ڕێنمانە سوود لەم ڕێنمانە وەربگرن دڕانی ئەم ڕێنمانە نابێتە ئەوەی سوود وەرگتن دەبێتە زیانی بەگشتی بۆیە ئەم هەڵمەتە نیشتیمانیانە بۆ پاراستنی هەموو کوردێکە بۆ پاراستنی هەموو هاونیشتمانێکە بۆیە هاونیشتمانی دەبێت خۆی بە بەرپرسیار بزانێت بەرامبەر بە پاراستنی ئەم بڵاو کراوەنە کە ئەبەوەی دەبێتە سوود وەرگتن بە کەسانی خۆشەویستانی بۆ ئەوەی پارێزرایم بکات لەم ڤایرۆسە. بەڵێ کاک سامان وەکە زانین کە دەستکێش و دەمامک و بەکارهێنانی گرنگە بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە بڵاو نەبێتەوە ئێوە چیتان کرد بۆ ئەوەی کە هەم دەستکێش هەم دەمامک دابین بکەن بۆ هاوڵاتیان لە هەمان کاتیشدا ڕێنمای ئێوە چیە بۆ ئەوەی کە بەکاریان بهێنن؟ ئێمە وەکو بەڕێوەبەری تەندروستی هەولێر ڕێنمای دێنە هاوڵاتیان هەڵنیشتمانیان کە لە ناو داوەڕۆکردنی ئەم بڵاوکراوانە ئاماژیان پێکراوە بەبەستنی دەمامک لەگەر دەستکێش بۆ شوێنە داخراوەکان بۆ ڕێنمایدرا بۆ شفێرانی تەکسی کە ڕۆژانە کار دەکەن بژێژیانە پیا دەکەن کە دەبێت پارە خۆیان پارێزراو بکەنیان ئەو هاوڵاتیانی کە لەگەریان سەر دەکەون بۆ ئەوەی بگەینە شوێنی دەبێت ماسک ببەستن یان لە شوێنی داخراوەکان یان لە ئەو شوێنانی کە هاوڵاتیان سەردان دەکەن قەرەبارغن دەبێت پابندی ڕێنمایەکان تەندروستی بن کە ئەو ڕێنمایانە لە ناو ڕۆکی ئەم بڵاوکراوانە بە دروستی بە پوختی بە ئاسانی تێدە چاپ کراوە بۆ ئەوەی هاوڵاتیان و هاونیشتمانیان پابندی ڕێنمایەکان بن ئێمە لە هەمان کاتە داوا لە هاوڵاتیان هاونیشتمانە دەکەین بەداخەوە بەشێک لەو هاوڵاتیان و هاونیشتمانیان دەستکێش و دەمامک فڕدەنە سەر شەقامەکە گشتەکان کە ئەمەش دەبێتە هۆی بڵاوبوونەوەی خوانەکەدەم ئەم کەسێک کە ئەم ڤایرۆسی هەبێتن دەبێتە هۆی بڵاوبوونەوەیە بۆیە دەبێت ئەم هاوڵاتیان و هاونیشتمانیان ئەم دەمامکەیان ئەم دەستکێشێکە لە دەستیەوەیە دەبێت بە شێوێکی زانستی لە ناو سەبەتەی زبڵی بکاتن شوێنەکە داخرا بێتن بۆ ئەوەی ئەم ڤایرۆسە تەشەنەی دەکاتن و هەمیش دەبێتەوەی پاراستنی ژینگەی کوردستان. بەڵێ کاک سامان باست لەو هاوڵاتیانە کرد کە دەستکێش و دەمامکەکانیان فڕەدەن ئەمە بزانم کە ئێوە ڕێنماییتان داوە کە بە شێوەیەکی زانستی باست لەوە کرد فڕێبن شێوە زانستیەکەی چۆنە یاخود شوێنێکی تایبەتتان دیاری کرە بۆ ئەوەی کە بتوانن دەستکێش و دەمامکەکانیان لێ فڕە بدەن؟ لە هەموو ئەو شوێنانە ئێمە کە ڕێنمایەکانمان دەرکردووە ڕێنماییمان پێداون لە ڕێگەی تیمەکانمانەوە داوامە لە هاوڵاتیان و هاونیشتمانیان کردووە و لەو میبەری بەڕێستانیشەوە داوا لە هاوڵاتیان و هاونیشتمانیان دەکەین کە
ئەو کەرستانەی مەقصد ئەوانی کە نەخۆشیێکیان هەیە لە ماڵەوە یانی شێوە بەرکەوتنە شێوازێک کە پۆزتیڤن لەم نەخۆشیە داواکارین هاوڵاتیان و هاونیشتمانیان ئەم کەلوپەلانێک کە فڕی دەدەن کە ئەوانی کە بەکاری ناهێنەوە کە بەرکەوتنە یانیش ئەوانی کە ڕۆژانە هاوڵاتیان و هاونیشتمانیان فڕی دەدەن وەکو ماسک و دەشکێشویان ئەو شتانی کە بەکاری دێنن لە شوێنێکی داخرا بێتن کە ئەوەتە وەزارەتی شارەوانی چەندین ڕێنمای دەرکردە بۆ هەڵگرتنی زبڵ بۆیە ئێمەش دەبێت هاوڵاتیان و هاونیشتمانیان لەو سەبەتە زبڵانەکە بە شێوەیەکی لایلۆن سەبەتە زبڵەکەی لەناو لایلۆنەکەی لەناو سەبەتەکەی دادنێن بۆ ئەمە بەستە ئەم شوێنە ئەو کەلوپەلانێکە وەکو دەستکێش و ماسک ئەو کەلوپەلانێکە لەناو مەقصد ئەو نەخۆشانێکە هەنە لە ماڵە خۆیان هەیە کەرەنتینیان کردووە پێویستە لەناو ئەو زەرفەی دابنێ کە لەناو سەبەتەی زبڵەکەیە پاشان بۆ ئەوی فڕێدەن سەرەکەی جوان دایخەن وەی بێتن ئۆتۆمبیلی شارەوانی بیباتن بە ئەوی بەداخرایی بمێنێتەوە. بەڵێ کاک سامانەی باسێک لەوە بکەین کە تەنها ئەم هەڵمەتە شاری هەولێری خۆشەویست دەگرێت و یاخود شارەکانی تری هەرێمی کوردستانیش هەوڵتاندا ئەم هەڵمەتە تیدا بەردەوام بێت و هاوڵاتیان هۆشیار بکەنەوە لە بەرامبەر ئەم نەخۆشیە. وەکو لە سەرەتا باسم کرد ئێمە هەلە دەستپێکی کە بەڕێز وەزیری تەندروستی حکوومەت هەرێمی کوردستان و بەڕێز پارێزگاری هەولێر و بەڕێز بەرپرسە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە سەقی پایتەختی هەرێمی کوردستان هەڵمەتێکی بەرفراوانیان ڕاگەاند لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەموو شار و شارستانی هەرێمی کوردستان بەشدار بن لەو هەڵمەتە نیشتیمانی بۆ ئەوەی هاوڵاتیان و هاونیشتیمانیمان ئاگادار بکەینەوە لە چڕیان بکەینەوە بۆ ئەوەی باشترین زانیاری و دروستیان هەبێت سەبارەت بە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسکردنەوە خۆیان پارێزرە بکەن. بۆ ئەمە بەستە ئێمە ئەو هەڵمەتە بۆ ئەوەی ڕاگەاندراوە بەڕاستی لە وەرزەکانی داهاتوو مەسە وەرزی پاییزدێ وەرزی زستان دێ بۆیە هاوڵاتیان و هاونیشتیمانیمان ئاگادار دەکەینەوە خوا نەکات شەپۆڵشی تری ڤایرۆسی کۆڕۆنا ڕوومان تێ بکاتن. هاوڵاتیان و هاونیشتیمانیمان زۆر پڕ لە هۆشیار بین پڕ لە هۆشیاری بکەین پڕ لە زانیاری دروستی بکەین چۆنێتی خۆپاراستنیان لەم ڤایرۆسە. بۆیە ئێمە بەردەوام لەگەڵ ئەوەداین کە هاوڵاتیان و هاونیشتیمانی خۆمان زیاتر هۆشیار بن زیاتر پابەندی ڕێنمایەکان بن زیاتر ئەو ڕێنمانێک کە وەزارەتی تەندروستی حکوومەت هەرێمی کوردستان دەری دەکات لە مەساڵحی هاوڵاتیە بۆیە داواکارن لە هاوڵاتیان و هاونیشتیمانیمان کە ئەم ڕێنمانە هیچی تێناچێت بۆیە بە ئاسانتری شێوە دەتوانێت جێبەجێ بکات. بۆیە داواکاری لە هاوڵاتیان کە ڕێنمایەکان جێبەجێ بکەن بۆ ئەوەی خۆشەویستانە لە زنەر کە ئەمە لە ڕابردوو دیتمان کە هاوڵاتیان و هاونیشتیمان چۆن لە دەستگاکانی تەندروستی ئێمە کە ئۆکسسیجین و بێد و کە سەرری نەخۆش و یان ئارسی و ئەوانە کە پڕ بوون لە نەخۆش بەڵام خۆشبەختان ئێستا کردەکە لە دابەزینە بەڵام دەبێت ئامادە باشتر بکەین هۆشیارتر بین بۆ ئەوەی بەرەنگاری ئەم ڤایرۆسە بینەوە ئەوش بە خۆپارێزیە لە هەرێمی کوردستان و هەولێری پایتەختمان. بەڵێ کاک سامان لە مانگی 2 ساڵی 2019 کۆمەڵێکی زۆر هەڵمەتی جۆراوجۆر ڕاگەێنراون بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆڤید-19. ئەمە بزانم کە ئەم هەڵمەتەی ئێوە چ خەرمانێک زیە ئەکات بۆ سەر ئەو هەڵمەتانی تر کە پێشتر ڕێکخرابوون؟ ئێمە بەرچی باسم کرد بەردەوام لەگەڵ وەکو ڕاگەاندن ئێمە ئەرچی سەرشانمانە بەردەوام هەڵمەتی ئۆشیاری ئەنجام بدەین لەگەڵ بەڕێوەبەرێت کاروباری پاراستنی تەندروستی بەردەوام لەگەڵ تیمەکانی پاراستنی تەندروستی تیمەکانی چاودێری تەندروستی ئێمە بەردەوام لەگەڵ ئەوان داین بۆەوەی بچینە قوڵایی خەڵک بۆ ئەوەی خەڵکی ئۆشیار بکەینەوە. ئەم هەڵمەتە هۆشیارە نیشتیمانیانە تەواوکەری ئەم هەڵمەتانە کە ئێمە بەردەوام ئەمە ڕۆژانە دەیکەین بەڵام ئەو هەڵمەتە نیشتیمانێ کە لە ڕاگەاندنەکان باز دەکرێت لە سۆشیال میدیا باز دەکرێت لە کۆمەڵک لەگەڵ کۆمەڵک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی باز دەکرێت لە دیدارەکانی کە ئێستا کە من لەگە بەڕێزت قسەی دەکەم ئەوانە هەموو هەدەفمان ئەوەیە کە هاوڵاتیان و هاونیشتیمانیان بەردەوام بن. ئەم هەڵمەتانش بەڕاستی خارمانێکی زۆر چاکە بۆ ئەوەی هاوڵاتیان و هاونیشتیمانیمان بەردەوام ئێمە هۆشیار بکەینەوە لە بەرەنگاربوونەوەی گشت ڤایرۆسەکانی تری کە ئەمە لە 11 مانگی ساڵ کۆمەڵک ڕۆژی جیانیمانێک کە هاوڵاتیان و هاونیشتیمانیان
ئاگادار دەکەینەوە لە ڕێنمایەکان و خۆپارێزی بەڵام لە ئێستادا چەند ساڵێک و شتەکە ئێمە سەرمان کردەوە لەسەر ڤایرۆسی کۆڕۆنا خۆمان پارێزین بۆیە داوا لە هاوڵاتیان و هەونیشتمانیان دەکەن کە ئەم هەڵمەتانە بەگرنگ وەربگرن بڵاوکراوەکان بە هەند وەربگرن ڕێنمای پزیشکانمان بە شێوەیەکی زانستی بە هەند وەربگرن بۆ ئەوەی ئێمە بەرەنگاری ئەم ڤایرۆسە بینەوە و خۆشەویستانمان لە دەست نەدەین بۆ ئەوەی سەرکەوتنی سەرتاسەری ڕابگەێنی لە هەرێمی کوردستان و لە هەولێری پایتەخت بۆ تێپەڕاندنی ئەم ڤایرۆسە لە هەرێمی کوردستان و لە هەولێر. بەڵێ کاک سامان وەگەزین لە ئێستادا خەڵکی لەگەڵ ئەم نەخۆشیەدا ڕاهاتوون پێشتر ترسێکی زۆریان هەبوو بەڵام بەرەبەر ترسەکانیان کەم ئەبێتەوە دەربارەی نەخۆشیە گەرچی هێشتا لە حاڵەتێکی مەترسیداردا ئەوە چیتان کرۆبەوەی کە خەڵکی وا لێ بکەن کە ئەم نەخۆشیە هێشتا ترسی هەیە لەگەڵ ئەوەی کە وەرزی پاییز و زستانێت پەتاکان زیاتر بڵاو ئەبنەوە ئێوە چیتان کرۆبەوەی کە خەڵکی هۆشیار بکەنەوە ئەم نەخۆشیە هێشتا لە حاڵەتێکی مەترسیداردایە و پێویستە ئەوان هۆشیار بن بەرامبەر بە تەندروستیان. ئێمە وەکو بەڕێبەرە گشتنووسی هەولێر بەردەوام لە ڕێنماییدان و داوامە لە هاوڵاتیان و هەونیشتمانیان کردێ کە ئەم ڤایرۆسە لەبەرەوەی تا ئێستاکە لە جیهان هیچ ڤاکسینێک بە فەرمی لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی و ڕانەگەیاندراوە بۆیە ئێمە ئەزمونیشمان هەیە کە ئەم ڤایرۆسە سەری هەڵدەتێ بۆنم لە شارەکانی کوردستان وەکو لە دهۆک لە سلێمانی دەبینین کە نەخۆشەکە بەرەو کۆتایی دەچوو بەڵام لە فترێکی کام دیتمان ئەم شەپۆڵەی تری ڤایرۆسی کۆڕۆنا ڕووی لەم شارەکانی هەرێمی کوردستان کردەوە ئەمەش بۆیە ئەمە داوا لە هاوڵاتیان دەکەن کە ئەم ڤایرۆسە جێی متمانە نیە بۆیە تا ئێستاکەی ڤاکسینێک لە جیهان نەدۆزرایەتەوە و ڕێکخراوی تەندروستی جیهانی هیچ ڤاکسینێکی پشتڕاست نەکردەوە بۆیە داوا لە هاوڵاتیان هەونیشتمانە دەکەن کە بەردەوام پەنا بە نەخۆپارێزی کە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتی تەندروستی ڕۆژانە ڕێنمایی دەکەن لە ڕێگەی لەژنەی زانستی لە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەولێر پشت بە ئەو بڕیارانێک کە وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان دەری دەکات ئێمە داوا لە هاوڵاتیان دەکەین ئەم ڤایرۆسە جێگەی متمانە نیە بۆیە دەبێت پابەندی ڕێنمایەکانی تەندروستی تەنها خۆپارێزی دەتوانێت دەربازمان بکات لەم ڤایرۆسە نەگریسەکە ڕۆژانە خۆشەویستمانە دەبینین ئێستاکە خۆشبەختانە بەرەو کەم بوونەوە بەڵام لە ڕابردوو دیتما خۆشەویستانمان زۆرینەی هاوڵاتی و کە پشتێک بەر پزیشکان و کارمەنداری فەرمانبەرانیشمان کرد کە ڕۆژانە بەرکەوتەی ئەم ڤایرۆسەن و کە بەداخەوە کۆچی بەشێکیان گیانیان دەستداوە بە هۆی ئەم ڤایرۆسە نەگریسەی کە ئێستاکە لە هەرێمی کوردستانیش بوونی هەیە. بەڵێ کاک سامان بەڕێبەرایەتی تەندروستی هەولێر تا چەند هاوکارتان بوون لە بڵێن بۆ نمونە ئێوە ڕۆژانە پێویستان بە کەلوپەلی جۆرا و جۆرە بۆ نمونە دەستکێش دەمامک تاقیم تا چەند ئەوان توانیمیانە کە ئەم کەلوپەلانەتان بۆ ئامادە بکەن بۆی بتوانن کە خزمەتی هاوڵاتیان بکەن زیاتر. ئێمە زۆر سپاس لەمی بەرەوە زۆر سپاسی بەڕێز دکتۆر دلۆڤان محەممەد فاتح جەلال دەکەم بە ڕێبەری گشتی تەندروستی هەولێر کە بەردەوام پاڵپشتمانە بەڕێز وەزیری تەندروستیش بە هەمان شێوە لەگەڵمانە بۆ ئەوەی هۆشیاری هاوڵاتیان لە ئاستێکدا بنین کە باشترین کاری بۆ بکەین ئێمە بەردەوام ئەو داواکارێککە ئێمە کردیتمان ئەو کەلوپەلانێکە بۆ ئەوەی هۆشیاری تاک بڵاوکەینەوە لە ناو گشت سین و توێژەک ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەولێر لە هەڵمەتە هۆشیارەکانمان کە خۆشبەختانە بەشێک لە خواپێداوانیش بەشێک لە چالاکانی مەدەنی بەشێک لە ڕێکخراوەکان بەشێک لە کۆمەڵک ڕێکخراوی بیانیشمانەیە لە ڕێگەی بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەولێر و وەزارەتی تەندروستی کە بۆیان دابین کردوون ئێمە ماسک و دەستکێش بەردەوام بۆ بەکارهێنانمان بۆ تیمەکانمان بەردەوام بەکاری دەهێنین کە بۆمان دابین کراوە کە خۆشبەختانە بەشێکی زۆردا لە هەڵمەتە نیشتیمانیەکانی ما دەدەین بە هاوڵاتیان و هاونیشتیمانیان بۆ ئەوەی خۆیان پارێزرا بکەن و چۆنەتی ئاشنابوونیان لە بەستنی ماسک و دەستکێش بۆ ئەوەی پارێزرا بن لەم ڤایرۆسە. بەڵێ کاک سامانەوێ بزانم کە لە کاتی ڕاگەاندنی ئەم هەڵەوەتە هەتا ئێستا کێشەکانتان چی بوون نەتان توانیوە کە بە باشی کارەکانی خۆتان ئەنجام دەن تا چەند لایەنەکان هەوڵیانداوە بۆ ئەوەی کە کێشەکانی ئێوە چارەسەر بکەن تا بتوان هاوڵاتیان زیاتر هۆشیار بکەنەوە. وەکو باسم کرد ئێمە هەر لە دەستپێکی ڕاگەاندنی ئەم هەڵمەتە هۆشیاریە بەڕێز وەزیری تەندروستی و بەڕێبەری گشتی
و لایەنە پەیوەندیدارەکان بەڕێوەبەرایەتی تەندروستی قەزا و نەحەیەکان کە حەف بەڕێوەبەرایەت لە خۆی دەکرد لە سنووری شاری هەولێر ئەوانیش لە ڕێگەی بەرپرسانی ناوچەکە بەڕاستی زۆر سوپاسیان دەکەین زۆر سوپاسی هاوڵاتیان هاونیشتمانان دەکەین تا ئەو دەخەیە قسەی لەگە بەڕێستان دەکەم کە بەرەو پیلی هەڵمەتەکە هاتوون کە چەندین ڕێکخراویش بۆ ئەوەی ئەو قورسایە لە سەرشانی ئێمە لابن کە هاوشانی ئێمە هاوڵاتیان و هاونیشتمانان ئاگدار بکەنەوە لەگەڵ ئێمەدان بۆ ئەوەی ئەم هەڵمەتە بەسەرکەوتوی کۆتایی پێبێتن ئەم هەڵمەتە بۆ ئەوەی زیاتر هاوڵاتیان هاونیشتمانان ئاشنا بنەوە هەڵمەتە 5 ڕۆژ دەخایەنیتن تیمەکانمان لە ڕێگەی ئۆتۆمبیلەکانەوە بڵاوکراوەکان پێوەڵواسیوە کە خۆشبەختانە تا ئێستاکە لە ڕێگەی ئەم تیمانەوەش هیچ گرفتێکمان نیە الحەمدوللیلا تا ئێستاکە زۆر باش ڕۆیشتووە. بەڵێ کاک سامان سەرتا باست لەوە کرد ئەم هەڵمەتە کۆمەڵێکی زۆر ڕێکخراویش لە خۆ ئەگرێت دەمێ بزانم کە ڕۆڵی ڕێکخراوەکان چی بوون لە ڕاگەیاندنی ئەم هەڵمەتەوە تا چەند ئێوە کۆنتاکتان هەیە لەگەڵیان بۆەوەی کە بتوانن خزمەتی زیاتر بە هاوڵاتیان بکەن. ئێمە هەر لە مانجی 2019 ئێمە هەر لە دەستپێکی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا چەندین ڕێکخراو هاتنە سەرخەت تاوان بە سوپاسەوە بۆ چاپکردنی بڵاوکراوەکان بۆ ئەوەی ئێمە ڕێ نیشان دەریان بین بۆ چۆنیەتی ئەوەی کە هاوشانیمە لەژێر سەرپەرشتی ئێمە کە ڕێکخراوەکان لەکوێ ئیش بکەن چۆن کارەکان بکەن ئێمە هەمانگ و هاوکاریان بوون و دەرگامان وەڵامان کرد بۆ ئەوەی لە ڕێگەی ئێمەوە کە چەندین تیم دروست بکەین کە هاوشانی تیمەکانی ئێمە لە قەزا و نەحەیەکان بۆ ئەوەی ئەوانش بەشدار بن لە پرسی هەڵمەتی هۆشیاریکردنەوەی هاوڵاتیان کە وەکو باسم کرد لە ڕابردوش چەندین هەڵمەتمان کرد و بەردەوامیش هەڵمەت دەکەین کە ڕۆژانە لە دەستگا تەندروستەکانیش کە پرۆشۆری و لیفلێتماندانایە کە ڕۆژانە لە ڕێگەی یەکەی ڕاگەیاندنی نەخۆشخانەکان و بەڕێوەبەراتەکان کە ئەو بڵاوکراونە دەدێت بۆ هاوڵاتیانەی کە ڕۆژانە سەردانی نەخۆشخانەکان دەکەن بۆ ئەوەی هۆشیار بن و ئاشنا بن بە ڕێنمایەکانی خۆپارێز لە ڤایرۆسی کۆڕۆنا. بەڵێ سپاس کاک سامان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ سامان سلێمان بەرپرسی ڕاگەیاندنی تەندروستی هەولێر کا بەشێکی ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان بوو. بەڵێ ئازانم مێساژ پەیامنێرمان حەیدەر باشەیەکی ڕاستەوخۆ لا کفریۆ لەگەڵمانە حەیدەر سڵاو لێوێ بەیانیت باش بێت ئەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین. هەموو کاتێکتان باش سڵاو لە ئێوەش دیارە من لە کفری و ئەمڕۆ دەمەوێت لەسەر بابەتێکی گرنگ قسە بکەم هەم پەیوەستە بە بابەتی کارگیری و ئیداری و ڕایکردنی کاری هاوڵاتیان هەم پەیوەستە بە لژنە هاوبەشەکانی قایم قامێت ئەو لژنانی کە بەردەوام ڕۆڵی باشان بۆ بەتایبەت لەگەڵ سەرهەڵدانی نەخۆشی کۆرۆنا بەشێکەوە کار بنەوەی کەمکردنەوەی زیادبوونی تۆماری نەخۆشەکان یاخود دەتوانم بڵم هۆکار بن بۆ پاراستنی سەلامەتی گیانی هاوڵاتیان چۆن پێشمەرگەیەک لە سەنگەرەکان بەش چۆن پۆلیسێک لە کاتی ئەرگدا بە هەمان شێوە لژنە هاوبەشەکانیش قایم قامێت. من بۆ زیاتر قسەکردن دەمەوێت باس لە ئەوە بکەم و بچمە لای زۆر بەڕێز میوانێکم لەگەڵایە سیروان شکوور قایم قامی کفری بە وەکالەت کاک سیروان سوپاس بە ئەو دەفتە دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستان و باس لە لژنەکانتان بکەن تا چەند ئەو لژنە هاوبەشیانە هاوبەشیان هەیە و تا چەند توانویانە بە شێوەیەکی باش ئەرکانیان جێبەجێ بکەن. بەخێر بێن بەیانی ئێوە هەموو لایەک باش دیارە ئێمە وەکو قایم قامێتی قەزای کفری 5 لیژنەمان هەیە لە سنووری قەزای کفریە لژنەکانیش لژنەی سوتەمەنیە لژنەی ئارایشگاکانە لژنەی تەندروستیە لژنە هاوبەشەکانی قایم قامێتە ئیشوکارەکانیان زۆر بە جوانی بەڕێوە ئەچێت هیچ کێشەیەک نییە بە تایبەت ئێمە لەم وەختەدا کە خۆتان نەزانن پەتایەک سەرانسەری جیهانی گردووەتەوە کوردستان و ناوچەکەی ئێمەشی کردوێتەوە پەتای کۆرۆنا زیاتر تەرکیزمان لەسەر لژنە تەندروستی لەگەڵ لژنە هاوبەشەکانی قایم قامێت فەرمانبەرانی خۆمان لەگەڵ دامەدەستگاکانی تر بەڕووپێکی پێچکەم
بەڵازانم لەگەڵتان بەردەوامی هەروەکوتمان لا تەوری سێم و کۆتاییماندا باس لە خولێک ئەەکەین کە لاند و هاوسەرەوە ڕێک خراوە ئێمە ئەمڕۆ باس لە تەواویم خولاکەیم زانین لە چی پێک هاتووە و تا چەند ئامادەکاری کرا بۆ ئەم خولا و لە ئێستادا تا چەند گرنگ ئەم خولانە بوونیان هەبێ بۆی کە بتوانن برەو بە توانەکانی هاوڵاتیان بدەن هەر بۆ مەبەستەش بەڕێز کەمال ئەحمەد ڕاهێنەر لە بواری بەڕێوەبردن و گەشەپێدانی دامەزراوە و بەڕێز کەوسەر بەشیر مامۆستای زمانی ئینگلیزی بە ئاشتێکی ڕاستەوخۆ لەگەڵمان سڵاتان لێبێ و بەخێر هاتن سپاسانەکەم بەخێر بێن خۆشحاڵین کا کەمال سەرتای مەلای بەڕێزت ئەمەیە باسێکی لە خولەکەی بەڕێزتان بکەین زانین ئەم خولە لە چی پێک هاتووە و هۆکاری ڕاگەیاندنی ئەم خولە چی بووە سواز بۆ بەڕێستان کۆرسەکەی ئێمە ئەو کۆرسی کە من ئێستا ئەو کۆڵێ بەردەوامی لەسەری تایبەتە بە بواری بەڕێوەبردن و قۆناغێکمان تەواو کرد و ئێستا لە قۆناغێکی تران کە بە کۆرسێکی تر تایبەت بە بەڕێوەبردن لە چەند مؤسسەیەکی جیاوازتر کاری لەسەرەکەی و لە کاتی دروستبوونی با بڵێن هاتنی ڤایرۆسی کۆرۆنا ئێمە بڕیارماندا ئەم کۆرسانە دەست پێ بکەین بە هۆکاری ئەوەی کە هەستمان کرد کاتی زۆر هەیە بۆ بەشداربوو و ڕەنگە نەتوانین بە ئاسانیان ڕوبەڕوو کۆرسەکانمان بەردەوام بێەوە هەستمان کرد کە ئەم کۆرسانە گرنگی خۆیان هەیە بۆ ئەم کاتە بە تایبەت کۆرسی بەڕێوەبردن گرنگە بۆ هەر کەسێک ئەنی لە ژیانی خودی خۆی یان بۆ لە تاکێکەوە بیگرین هەتاوەکو گەورەترین مؤسسە پێویستی بەوەیە کە بزانێت چۆن ئیدارەی ژیانی خۆی بکایان چۆن ئیدارەی ئەو مؤسسە بکاکە تێیدایەوە چۆن ئیدارەی ئەو شوێنە بکا کە بەرپرسەوە بەڕێوەبەرە تێیدا بەڵێ دەستەکانە خۆش بێت مامۆستا کەوسەر ئەمێ باسێک لەوە بکەین کە بوونی ئەم خولانە لە ئێستادا زۆر بوون و تا چەند گرنگە سازدان و ئامادەکردنی ئەم خولانە لە ئێستادا بۆی کە بتوان هاوڵاتیان سوودی لێ ببینن بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێر لە ڕاستیدا بوونی ئەم خولانە زۆر گرنگە بە تایبەت کە ئێمە ئەزانین بە شێوەیەکی زۆر بەربڵاو ئینتەرنێت بەکار ئەهێنرێ و یەکێک لەو خاڵانی کە زۆر پێم خۆشە لێرە ئاماژەی پێبم ئەوەیە کە ئەو کورسانی کە ڕاگەیەندرێ پێویستە ئەو بەشداربووانی کە ئەیانەوێ بەشداری کۆرسەکان من پێش هەموو شتێ بزانن ئەو کەسی کە کۆرسەکەی کردوێتەوە کێ ئەم کەسە لە بواری خۆیەتی کۆرسەکە ئەکاتۆیان تەنها هەر وەکو هەر کەسێکی ئاساییە و ئەو کۆرسی کە کردوێتەوە هیچ پەیوەندێکی بۆ بوارەکەی خۆیەوە نییە لەبەرەوە پێویستە بەشداربووان لێرەیە بە هەڵەدا نەچن بۆ بزانن چ کۆرسێک هەڵەبژێرن و گرنگی ئەم کۆرسانە لەوەدایە کە پێش هەموو شتێک کاتێکی باشە بۆ ئەگەڕێنێتەوە کە بە ڕێگەی ئۆنلاین کۆرس بخوێنی وەک لەوەی کە ڕوبەڕوو و بەدەر لەوەش پارەشە بۆ ئەگەڕێنێتەوە وەک لەوەی کە تۆ بچیتە شوێنێک لە کۆرسێک بخوێنی زۆری فەرقە لەگەڵ ئەبێ پارەی هاتوچۆ بێ ئەبێ کۆمەڵە مەستەفاتی ترە لەسەر بێت بەڵام کۆرسی ئۆنلاین بەم جۆرە نییە و ئێمە بیرمان نەچێ کەمکورتی کۆرسی ئۆنلاینیش زۆرە یەکێ لەو کەمکورتیانە ئەوەیە کە کاتێک کە تۆ ڕوبەڕوو لە کۆرسێکە ئەخوێنیت کاریگەری مامۆستاکەت زیاتر لەسرە وەک لەوەی کە لە کۆرسێکی ئۆنلاینە بخوێنیت و بەدەر لەوەش ژینگەی ناوپۆل لە کۆرسی ڕوبەڕوە جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ کۆرسی ئۆنلاین چونکە ئێمە کاتێکە لە کۆرسە ڕوبەڕوەکانمانە دەرسەڵێنەوە دوای چەند دقەیەک هەستەکەی بەشداربوو و خەریکە تاقەتی نامێنێت لە دەرسەکە لەو کاتەیە ڕۆڵی مامۆستا ئەوەیە کە یاریەک یان چالاکیەک ئایسبرێکەرێک لە پۆلەکەیە بەکاربێنە بۆی ئەم بەشداربووانە بتوانن لە ژینگەیەکی تەواو ئارام و چالاکە دەست بخەن. ئێوە چیتان کردبووی کە ئەو کەسانەی کە بەشدار بن بە شێوکی ئۆنلاین لە کۆرسەکانتاندا تااقەتیان نەچێت؟ بەڵێ یەکێک لەو تەکنیکانە زیاتر بەکارهێنانی ڤیددیۆیە و بە شێوەی لایف بە تایبەت چونکە کاتێکە بە لایف لەگەڵ کەسێکە ئەبی هەستەکەی شتەکە تازەیە تااقەت ئەبێ گوێی لێ بکری بەڵام کە بە ڕیکۆرد بێت جیاوازی هەیە چونکە تااقەت نابێت زۆر سەیری شتی کۆن و ڕیکۆرد کراو بکەی و ئێمەش ئەوەیمان بیر ناچێت کە لە کوردستان کێشە ئینتەرنێتمان زۆرە لەبەرەوە ناتوانانی بەردەوام لە کۆرسەکانە بە شێوەی لایف کۆرس بڵیتەوە ناچار هەندێک لە ڤیددیۆکان ئێمە ڕیکۆرد ئەەکەین و ئەو ڤیددیوانش کە ڕیکۆرد ئەکرێ سوود و گرنگی خۆی هەیە و بچڕانی تێناکێ وەکو لایڤەکان
بەڵام لەلایەک لایەنە کەم و کورتیەکانیشی ئەوەیە کە بەشداربوو زۆر تااقەتی نابێگوێ لێ بگرێەوە ئەو کێشانە هەیە وەزائیدەن کاتێک کە تۆ ڕوبەڕوو یان ئەفۆ بە شێوەی لایف وانەیەک ئەڵێیتەوە ئاستی بەشداربووەکانی ئەزانی ئەم کەسە کە پرسیاری لەکەی وەڵامەکەی خۆیەتی بەڵام کاتێککە بە شێوەی ڕیکۆرد بێ بۆ منە لە کۆمنت وەڵام ئەیاتەوە وەڵامی هاوڕەکانیان وەرەگرن ئەکرێیانی ئەوە یەکێک لە کەم و کورتیەکانی بێ و کاتە تۆ ئاستی ڕاستەقینی ئەم بەشداروە نازانین لە چاستەکان مامسا کەوسەر دواتر لەسەر ئەوەیەمەوە بۆ لای بەڕێزت مامسا کەمال لەمێ باسەک لەوە بکەین کە ئامادەکاریەکانی ئێوە چین بۆ ئەم کۆرسە ئەم کۆرسە تا چەند لەو کۆرسانی کە پێشتر هەبوون جیاوازیان هەیە جیاوازی کۆرسەکانی ئێمە ئەوەیە کە هەوڵین زانیاری تازە بگەین بە بەشداربوو چکە بەشداربوو ئەوەی کە ئەی هەبێ بەشدار بێت لە کۆرسی ئۆنلاین ئەبێ هەوڵبەی زانیارەکانت تازە بێ و ئەبێ هەوڵبەی بە جۆرێک بێ کە ئەو بەشداربوو حەزی بۆ ئەم بابەتە هەبێ یان ئەو بابەتێک کە هەڵی ئەبژێری بەلای بەشداربووە چ گرنگیەکی هەیە بۆ نمونە کە من ئێستا کۆرسی بەڕێوەبردن ئەڵێمەوە بە ئۆنلاین ڕەنگە پێشتر بە زمانی کوردی یان ئەوە بە جۆرێک لە جۆرەکان بە ئاسانی بەشداربوو نەگەشتوێ پێی بەڵام ئێستا هەستەکەین ینی بەشداربوو جۆرێک لە جۆرەکان بەشداربوو بە جۆرێک لە جۆرەکان ئەی هەبێ بەرەو بوارێک بڕواکە نوێگەری پێوە دیار بێەوە بیهەبێ بەرەو بوارێک بڕواکە بە زمانی کوردی باشتر زانیارەکانی دەستکەوێت بۆیە کۆرسەکەی ئەو کۆرسانی کە ئێمە ئیشمان لەسەر کردووە بە دەرەجێکە وڵمانداوەکە با بڵێن زانیاری تازە و نوێ بە بەشداربووەکان بکە بۆی کە وەکو کۆرسێکی تەقلیدی لێنیان وەکو کۆرسە دووبارەکانی لێنیە لای بەشدار بەو جۆرە کاریگەری باشتری ئەبێ لەسەر بەشدار بووە هەروەکو مامۆستا کەوسەریش ئاماژەی پێە ئەبێ کارێ بکەین لە با بڵێن کۆمەڵێک تەکنیک بەکاربێنی لە کۆرسەکان تاکە ئەو بەشدار بووە وکۆڵێ بجوڵێنی ئایا بابەتی پێەیەک تۆ بۆت حازر کاتەوە ئایا کۆمەڵک پرسیاری لە ئەەکەیان ئەو تاقیکردنەوانی کە ئەیکەی ئەکرێ بە جۆرێک بێ کە ینی هەوڵبەی کەمترین زانیاری کۆپیکراوی لە بەردەسابێتە بە جۆرێک بێ کە ئەو زانیاری کە پێێتی ئەو ماوەیە ئەو زانیارێنت پێ بەخشێت چکە ئەگەر بیرمان نەچێ زۆر کات هێڵی ئینتەرنێت ئەبێتە کێشە بۆ بەشداربان چکە ئەوەی کە بەلای ئێمە تۆزێک قورسە بەشێک لە بەشداربەکان بەردەوام کە پەیوەندیت پێوە ئەکەن ئەڵێ ئێمە هێڵی فری بەکارێنین ئەوەی کە لە ئاسیا و لە کۆڕەکەەوە ئەو خزمەتگوزارێت دابین کراوە ئەمە وای لێ ئەکا ئەو بەشدار بووە تۆ تەنیا و کۆڵی زانیاری پێ بگەێنی ناتوانانی کۆمەڵێک زانیاری ئەوش بەس بە تێکست پێی بگەێنێت چکە هێڵی ئینتەرنێتی لە بەدەست نییە و ناتوانێت کارتان کرۆبەوەی کە زانیارەکان بە تێکست بدەن بەو کەسانی کە هێڵە فریەکان بەکارهێنن بەڵێ من وەک خۆم لە کۆرسەکانە هەم بە لایف ئەو بابەتانی کە بە لایفیان بە ڤیدیۆ دامان بەزانوە هەمان بابەت هەوڵمانیاوە بە تێکست بۆ ئەو بەشداربووانی دابنێن کە کێشیان هەیە چکە ئێمە لێرەیە تەنیا ئەوەی کە لە بەردەستمانە گەیاندنی زانیارەکەی بە بەشدار بوو چکە تۆ ناتوانانی کۆمەڵێک تەکنیکەیە کۆمەڵێک زانیاری تر هەیە بە ڕێگەی لایڤیان بە ڕێگەی ڤیددیۆیان لە ڕێگەی ئەو ئەپانەی تر کە تۆ ئەتوانی بەکاری بێنی بۆ نمونە بەرنامەی زوومە کە تۆ بەکارێنی ڕاستەوخۆ لەگەڵ بەشداربووەکەیە بەرکەوتە تێوە ڕاستەوخۆ پێکەوە قساکەن ئەو بەشداربووانی کە کێشەی خەتیان هەیە تەنیا ئەتوانی زانیاریەکانیان پێ بگەێنی بە ڕێگەی تێکست. ئەمە بزانم کە ئامادەکاریەکانتان چیە بۆ ئەم خولەی کە کردوتانەتەوە بۆ نمونە لە ڕێگەی لە ناو ماڵەکانتانە ئامادەکاریتان کرویا خۆت شوێنێکی تایبەت هەیە ئەم خولانی تێئاڵێنەوە بۆی کە هاوڵاتیان وەکو خۆتانتان شوێنێکی لەبار و گونجاو بێ بۆی کە تااقەتیان نەچێت لە گوێگرتن لە خولەکانتان. ئێمە پێش ئەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەرهەڵباوە بێتە هۆی ئەوەی کە با بڵێن هاتوچۆوە قەدەغی هاتوچۆ و داخستنی شوێنەکان بێتە ئاراوە شوێنمان هەبوو مەسەڵەن مواسسەی تایبەت بە خۆمانمان هەبوو لەوێ کۆرسەکانمان ئەوتەوە بەس کە ئەو حاڵەتە دروست بوو بیرمان لەوە کردەوە کۆرسەکان بە ئۆنلاین بێ ئۆنلاینیش پێویستی بەوەیە کە تۆ وەکو ڕاهێنەریان وەکو مامۆستا شوێنێکی تایبەتت هەبێ بۆ ئەوەی کە لانیکەم لە ڕووی دەنگەوە لە ڕووی ئەو شوێنەوە کە ئامادەکارێکی بۆ بکەی بۆ ئەوەی بە باشترین شێوە بابەتەکە بگەێنی ئێمە بیرمانەوە کردەوە لە ماڵی خۆمان من و مامۆستا کەوسەر کە لە ماڵی خۆمانەوە ژوورێکمان تایبەت کردمان بە ستۆدیۆوە کارمان لەسەرەوە کە هەرچەنە سەرەتا بە حکمی ئەوەی کە کەرەنتینە بوو و نەمانتوانی دەستمان بە شتەکان بگە هەر بە کەرەسەی سەرەتایی خۆمان ئەنی کۆمەڵێک شتمان دروست کرد تاوەکەوەی کە وەزعەکات وەزێ هادی بۆ هاتوچۆ کرایە و لە نێوان شارەکانە توانیمان ئەوەی کە پێویستمانە بەدەستی بێن کەوایە ئێمە لە ماڵی خۆمانە ئیشمان لەسەر کرد بۆەوەی کە لە ماڵی خۆمان
ئامانجمان هەبوو خۆ بڵێن شوێنمان هەبوو بیناشی هەبوو کە مواسسەی خۆمان بەڵام کاتێک کە تۆ لە ماڵەوەی زۆرترین کاتی بۆ ئۆگەڕێتەوە لەگەڵ بەشدار بۆکانابی و هەندێک کێشە کە تووشە ئەبێ ئەگەر لە دەرەوە بی بەتایبەت لای ئێمە ڕەنگە نەتوانی لە دەرەوە تا زۆربەی کاتۆ لە ناو شوێنەکەی خۆت کە تایبەتت کردو بەڵام لە ماڵەوە ڕەنگە تا درنگانێکی شەو بەتایبەت کاتی کە کەرەنتینە ینی هەندێک جار هەبوو تا 2 شەو 3 شەو ئێمە ئەنی ماوینەتەوە خەریکی پلانی خۆمان بووین ئەوەی کە چۆن ئیشەکان بکریان ئامادەکاریمان کردووە یان ئەوەی کە وەکۆڵێ کاتێکی لەبار و گونجاوت هەبوو بۆ خودی خۆت بۆ ئەوەی کە بتوانی بە شێوەیەکی باشتر و کاتێکی زۆرتر تەرخان بکەی بۆ کۆرسەکە. دەستان خۆش بێت. مامۆستا کەوسەر پێشتر باست لەوە کرد کە زۆربەی کات ئەو ڤیددیوانی کە خولەکان ئێوەڕێکی ئەخن بە شێوکی ڕیکۆردە و هاوڵاتیان ئەتوانن بینەری ببن. ئەمە بزانم کە ئەی لە دوایە ئێوە کۆنتاکتان چۆن ئەبێ لەگەڵ ئەو کەسانەی کە بینەری کۆرسەکانتان بوون چۆن ئەتوان ئەگەر پرسیارێکیان هەبوو لە ئێوەی بکەن. ڕاستە ئێمە لە ڤیددیۆ ڕیکۆردکراوەکانیش ئایناشت لە کۆتایی ڤیددیۆکۆ ئێمە ئاگادارمان کردوونەتەوە کار پرسیارێکیان هەبێت لە کۆمنت داینن بۆمان ئێمە دوجار جاویان ئەینەوە ینی کاریگەری خۆی هەر هەیە بەڵام کەمترە لە لایڤەکە چونکە لایڤەکە ڕاستەوخۆ پرسیارە لەکە ڕاستەوخۆ وەڵامەکەی وەرەگرێ بەڵام لە ڕیکۆردەکەیە لە کۆمنت پرسیارەکە ئەکرێ وەڵامەکەش کە بە کۆمنت ڕوونکردنەوەی ئەیتێ تا ڕادەیەک وەڵامی خۆی دەست نەکەوێت بەڵام کە لایف بووتە ئەو کاتە ڕوبەڕوتی ئەگەێنی بەڵێ ئەتوانین زۆر باشتر پەیامەکە بگەێنی تو ڕوونکردنەوە بی بە بەشدار بوو. ڕاستە مامۆستا کەوسەر بۆ پێی بەڕێستان مامۆسای زمانی ئینگلیزی لەمێ بزانام ئەو کۆرسانی کە لە ئێستادا بۆ زمان ڕێکەخرێت تا چەند توانیویانە کە ئامانجی خۆیان بپێکن و ئەو کەسانی کە ئەیانێت بەشداری بکەن لەم کۆرسانە چۆن بزان کۆرسێکی بەسوودە و ئەتوانن کە زانیاری لێوەربگرن. لە ڕاستیدا ئێمە بیرکردنەوەیەکمان هەیە سەبارەت بە کۆرس و سەبارەت بە مامۆستای زمان و پێم خۆشە ئەم هەڵە باوە ڕاست بکەمەوە چونکە بەڕاستی ئەمە یعنی کاریگەری لەسەر فێربوون و ئاستی تێگەشتنی خوێندکار هەیە ئەویش ئەوەیە کاتێک کە کەسێک ئێوە فێری زمان ببێ کاتێک کە ئەچێتە کۆرسێکەوە دوجار ینی چاوەڕێی ئەوە ئەکا لە دوای ئەم کۆرسە تەواو بە تەواتی فێری ئەم زمانە بوو بێ بەڵام لە ڕاستی ئەم بیرکردنەوەی زۆر هەڵەیە هیچ مامۆستایەک ناتوانێت فێری زمانی ئینگلیزیت بکە ئیلا ئەگەر خۆت هەوڵنەی نەکرد ئینگلیزی هەر زمانێکیت ئەبێ خۆت حەزت بۆی هەبێت و ممارەسەی زمانەکە بکەی نەک تەنها چاوەڕێی ئەوە بکەی کە بەشداری کۆرسێکە کرد فێری زمانی ئینگلیزی ببی و بەداخەوە ڕێکلامانەی کە لە ئێستایا هەن زۆربەی زۆری ئاماژەبەوە فێری زمانەکە بەت ئەوەنە سەعات فێری زمانە ئەەکەم نەخێر بە هیچ جۆرێک ئەمە ڕاست نییە ئەمە تەنها ڕێکلامێکی گویوادارم کە ئەو بەشداروانی کە ئامانجییانە فێری زمانێک ببن بەم ڕێکلامانە هەڵ نەخەڵەتێن و دوجار یعنی خۆیان هەوڵ بن بۆی فێری زمانەکە ببن ئەمە بە جۆرێک لە جۆرەکان ناومێدی لای بەشدار بوو دروستەکە چونکە بەشدار بوو هەیە ئەڵێ چەندین دەورە کردووە بەشداری ئەوە نەفارەمیاوە یعنی و ئەزانێت تەنها کۆرسەکە ینی نرخی گران بێت یان نرخی بەرز بە ئیتر تەواو ینی فێری زمانی ئەکا بەڵام لە ڕاستیە ئەمە تەنها ڕیکلامێکە و کۆمپانیەکان بەکارێنن بۆ ڕاکێشانی بەشدار بوو بۆ لای خۆیان ئەگەر نا هیچ مامۆستایەک ناتوانێت کەسێک فێری زمانێک بکە هەتاوکو خۆی هەوڵ نەیە لەگەڵی. دەستان خۆش زۆر سپاس. مامۆستا کەمال ئەمێ بزانم کە تا چەند گرنگە بوونی ئەم خولانە لە ئێستاداوە ئەتوانین کە لە ڕێگەی ئەم خولانەوە وەکردنەوەیان لە ناوماڵەکانی خۆمان بتوانین کە بزنزێکی تایبەت بە خۆمانمان هەبێ بۆ ئەوەی کە بتوانین ئایندەمانی پێگەشتر بکەین. زۆر گرنگە بۆ ئەوەی کە هەر کەسێک بی هەبێ داهاتوێک بۆ خۆی بنیاد بنێ یان هەر پرۆژەیەکی هەبێ بەشدار بێ لەو کۆرسانەی کە بە تایبەت نزیکە لە حەز و خولیاکەی خۆیەوە. کۆرسی زمان ئەکرێ بڵێن بۆ هەموو کەسێک پێویستە لەبەرەوەی لە هەر بوارێکا بی هەبێ کار بکە پێویستی بە زمانەوە بە تایبەت زمانی ئینگلیزی لەبەرەوەی کە ئەگەر بێوێ دەستی بە زانیاری نوێ بگات ئەوە زمانی ئینگلیزی زۆر کاریگەرە بووی ئەگەر بی هەبێ پەیوەندی لەگەڵ با بڵێن کەسانی دەرەوەی وڵات بکە ئەوە کۆرسی ئینگلیزی زۆر باشان لە کاتی سەفەرکردنی بۆ گەورەکردنی پرۆژەکەی خۆی کۆرسی زمان گرنگە. ئەو کۆرسەکانی تریژەوەی کە من ئێستا ئیشی لەسەر ئەەکەین کۆرسی بەڕێوەبردنە بەشێک لە بەڕێوەبردن کارکردنە لەسەر ئامانجی خۆی و چارەسەرکردنی کێشەی خۆیەتی و پلاندانانە بۆ خودی خۆی جا پلان ئێمە کاتێک کە بە شێوەیەکی گشتی باز لەوەکەین هەمیشە لە کۆرسەکانە منەڵێم ئێمە هەر کەسێکمان هەر تاکێکمان بەڕێوەبەرێکین بۆ خۆمان جا بەڕێوەبەرین لە نێو ژیانی خۆمان بەڕێوەبەرین لە نێو خێزانی خۆمان بەڕێوەبەرین لە هەر شوێنێک بۆیە زۆر گرنگە ئەو بەشدار بووە بە شوێن حەز و ئاواتەکەیە بڕوات بۆ ئەوەی کە بگات بۆ ئامانجەی کە خۆی ئەوێت بەڵام لەپاڵ ئەوەیە پێویستی بەوەیە کە تاوەکو پێ ئەگات زۆر باشی
بەشداری کۆرسە جیاوازەکان کاتوکە هەر کۆرسێک بە ئەنازەی خۆی سوودی خۆی پێگەێنێ و لە نێو هەموو ئەو کۆرسانی شاکە هەیە تەرکیز بکاتە سەر ئەو کۆرسەی کە تایبەتە بە خودی خۆی و ئەوێت لەو بوارەیە خۆی پێبگەێنێ و ئایندەی خۆی لەسەر بنیاد بنێ. دەستەکانتان خۆش بێت. مامۆستا کەوسەر ئەمێ باسێک لەو بکەین کە تۆکو خانمێک بێگومان کاری ماڵەوەت هەیە بەڕێوەبردننی ماڵەوەت هەیە ئەمە بزانم کە تا چەند ئەم ڕێخستنی کۆرسانە بۆ تا هۆکاریەوەی کە لە کاری ماڵەوە دوات بخایە خۆت تۆ گوێت نەداوەتە کاری ماڵەوە هەوڵت داوە کە کاری باشتر پێشکەش بکەی یاخود چۆن توانیتە ئەم کاتانە بێ کۆڕێک بخەی بۆی کە بتوانی هەم کاری ماڵەوە بکەی هەمیش کۆرسەکان بە شێوەیەکی باشتر بەڕێوەبەرن. زۆر ڕاستە من لە ئێستادا بەهۆی ئەوەی کە لە پرۆژەیەکم لە ڕێکخراوی سیدی ئەو پرۆژەیەکی تایبەت بە گەنجانە و ئەم پرۆژەیە یعنی بە جۆرێک لە جۆرەکان بەهۆی ئەم پرۆژەوە کارەکانی کۆرسەکانم ڕاگرتووە بەڵام تەکنیکی هاوکاری هاوژینم ئەبم لەلایەنی تەکنیکیەوە زۆر هاوکاریم بەڵام وەکو هاوسەنگی ڕاگرتن پێویستە ینی ئینسان لە ژیانە هاوسەنگی ڕاگرێ هەموو لایەنێکی ژیانی نەبێ بە ئیشەکەی یان هەموو لایەنێکی ژیانی نەبێ بە خێزانەکەی پێویستە هاوسەنگی ڕاگریت ینی گرنگی ڕاگررتنی ئەمە هاوسەنگە لەوەدایە کە تۆ دوجار بیر ئەەکەیتەوە شتێکە لە دەست نەیاوە بەهۆی کارەکەتەوە یان خێزانەکەت لە دەست نەیاوە بەهۆی کارەکەتەوە ئەمە زۆر زۆر گرنگە و ئێمەش وەکو خانمێک پێویستە هێزوتوانای خۆمان بۆ دەوروبەروە بۆ کۆمەلگا بسەلمێنین هیچی ترم نییە لە دەستەکانە سپاس دەکەم مامۆستا کەمال لەبێ بزانم کە هاوکاری کەوسەر خان چۆنەوە تۆ؟ وڵا هاوکاری ئەو من سپاسی یەکەم چونکە بەتایبەت کاتێکە من کۆرسەکان ئەڵێمە ئەو زیاتر ئیشی با بڵێن تەسویرکردن و هاوکاری لە ڕووی تەکنیکیەوە پێویستم بە هەر شتێک بێ ئەو هاوکاری تەواوکەرە لەگەڵ بەڵێ بەتایبەت ئەو کاتانی کە کاتێک هەردووکمان کۆرسمان هەبوو ئەنی ئەو کە کۆرسی هەبوو من کۆرسی خۆم ڕائگەر ینی کۆرسم نەبوو بۆی بتوانم بە تەواوی هاوکاری و چکەمە تەنیا هەردووکمانین ینی هاوکاری یەکتریەکەی ئەو کاتانی کە من کۆرسم هەبوو ئەو کۆرسی دانە ئەنا بۆی کە لەو هەر ڕوویەکە و پێویستم بە کەسێک بێت ئەو هاوکاری تەواو بکە ینی هەردووکمان لە بوارەکەیە تاواوکەری یەکترین وە کاتێکیش بیرمان لە ینی سەرەتا بیرمان لەم ئیشە کردەوە ئەمانزانی کە پێویستمان بە یەکتر ئەبێ بۆ ئەوەی کە هەردووکمان تاواوکەری یەکتر بین و بەبێ ڕەنگە بەبێ یەک نەتوانین زۆر ئیشەکان بە باشی بکرێت چکە دوجار تۆ کە کۆرسێک ئەڵیتەوە هەمیشە پێویست بە کەسێکە ناکرێت تۆ لە نیوەی کۆرسەکەیە پێویست بە شتێک بوو هەستی بڕۆی ئیش و کارەکانی تر بکەی ناکرێت پێویست بە ینی شتێکی زۆر بەسیط بێت و کۆرسەکەی خۆ واز لێبێنی و بڕۆی بەدەم ئیشەکەتەوە بۆیە پێویست بە کەسێکە بەردەوام هاوکار بکات تا کۆرسەکەت نەک تا کۆرسەکەی با بڵێن ئەو چەند سەعاتە کۆرسەکە تەواو بکرد و بە درێژایی کۆرسەکە هەردووکمان پێویستمان بەیەکەوە هاوکاری یەکتریشین تا ئێستان خۆش بێت مامۆستا کەمالۆک و دوا پرسیارم کە لە هەردووکتانی ئەەکەم ئەمە بزانم کە ڕێخستنی ئەم جۆرە کۆرسانە تا چەند کاریگەری باشی هەبووە لەسەر خۆتان و لەسەر منداڵەکانیشتن جارێ مناڵوان نییە کاریگەری باشی بۆ خۆمان ئەوەیە ینی توانیمانە کاتەکانمان زۆر بە باشی بگونجێنین ینی کاتەکانمان بە هەدەر نەڕوە دوجار تۆ کاتێک کە ئیشەکەی هەم ئەبێ ئاگات لە لایەنی خێزانی بێ هەم بواری کارکردنەکەت هەم ئەو کۆڵێ چوونە دەرەوە و لایەنی تەرفیقی خۆت ینی زۆر پێویستە کە ئێمە بتوانین کاتەکانمان بگونجێن نەک ئێمە هەر کەسێکە لەو بارەیە کارەکە بۆیە ئێمە سوودێکی ئەومان لێ وەرگرتووە توانیمانە ئەو کاتانەی کە هەمانە زۆر بە باشی بەیەکەوە چکە دوجار کە بەیەکەوە پلان دەئانەی بۆ شتێک پلانەکە زۆر باشی جێی خۆی ئەگرەوە سەرکەوتوو ئەبێ ئەمە لە ڕووی کاتەوە توانیمانە ئەو توانایی کە هەردووکمان هەمانە یەکی بخەین بۆ ئەوەی کە بتوانین لەم ڕێگەیەوە سوود بگەێنین بە بەرامبەر و تا ئێستا ینی لانی کەم ئەم دوو کۆرسی کۆتایی کە ڕامان گەیاندەوە 1000 بەشداربوومان هەبووە بە هەردووکمان ینی توانیمانە حەمدا بە هەردووکمانەوە لانی کەم 1000 بەشدار بوو ئەو زانیارانی کە پێمانە ئەو هێز و توانایی کە چەندین ساڵە هەمانە کۆمان کردوێتەوە گەیاندومانە بە ئەوەندە بەشدار بوو بۆیە سوودەکەی ئەوەیە کە هێزی توانای خۆمانیەکە خەین و زانیارەکانیشمانیەکە خەین و ئەکرێ بڵێن هەردووکمان ڕاوێژکاری یەکترین بۆ کارەکان بۆی کارەکانمان بە باشتر بەڕێوە دەستان خۆش بێت مامۆستا کەوسەرمێت هەمان پرسیارەتە بکەم بەڵام بۆ ئایندەی مناڵەکانتان بۆ پێکەوتان مناڵوان نییە لە ڕاستیدا ئایندەی مناڵ لە ئێستام ناتوان زۆر قسەی لەسەر بکەم لەبەر ئەوەی کە یعنی
کەس نازانێت چی ڕۆئەیە خۆشمان نازانین بەیانی چیمان بەسەرێت بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە ئەگەر وەکو دایک و باوکێک بتوانین پەروەردەی مناڵەکانمان بە جۆرێک بکەین کە توانەکانیان لە خزمەت کۆمەلگایە بخەنەگەڕ و هەروەها زۆر گرنگە کاتێک کە تۆ بتانی سوود بە دەوروبەر بگەینی دەرونیان و معنەویان زۆر سوود بە خۆت ئەگاتەوە تەنها ئەوە نییە کە تۆ ئیشی خۆبەخشی بکەیت و وەک ئاگادارن ئێمە کارانە بە خۆبەخش ئەەکەین و کۆرسەکانمان بێ بەرامبەرە زۆر سپاس ئێمە زۆر گرنگە مناڵەکانمان فێری ئەوە بکەین کە چۆن بتوانن تاکێکی سوود بەخش بن بۆ کۆمەلگا و کاتەکانیان بەفیڕۆنێن ئەوەی گرنگ بێ زۆر بەلامەوە ئەوەیە و هەمیشە ئەڵێم سامانی مامۆستا ئەو خۆشەویستەیە کە تەلەبەکانی پێ ئەبەخشێت ینی من ئێستا ئەو فێرخوازانی کە لە کۆرسەکانم بەشدارن فیدباکیان ئەبینمەوە زۆر زۆر دڵخۆشمەکە بۆی کە هەستەکەم سوودێکم پێگەیاندون ئەمە دەرونیان زۆر مرتاح ئەکا هەستەکەی کە تاکێکی سوودبەخشی و کاتەکانە بەفیڕۆنەیەوە دەستان خۆش بە بۆ هیواین کە لە ئایندەیە دوو دایک و باوکی نمونەیی و بەختەوەرتان لێ دەچێت سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ زانیاریەکانتان بەڵێ سپاس بۆ بەڕێز کەمال ئەحمەد ڕاهێنەر لە بواری بەڕێوەبردن و گەشەپێدانی دامەزراوە و بەڕێز کەوسەر بەشیر مامۆستای زمانی لیزی کا بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوون. بەڵازانم تەواوی بگە بابەتەکانی ئەوڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.